قسەی نەستەق. ساڵێک لە عێراقدا ئافاتەیەک داکەوتبوو، عالەم هەموو تووشی چەپڵە لێدان بوو. لە ڕاستیدا چەپڵە لە هەموو شت زیاتر باوی هەبوو، بە تایبەتی لە وڵاتی کوردەواری عێراق کە خەڵکەکە کۆ ئەبوونەوە بەناو کۆڵانەکانە ئەڕۆیشتن، یەکێک سەرمەلا بوو بەدەم چەپڵەوە ئەیوت با عالەمەکەی تریش بۆیان ئەسەندەوە و ئەیانوت بژی، ئیتر چی بژی؟ ئەوە خۆیان کێیان مەبەست بوایە ئەوە بوو. لەو وڵاتی سولەیمانیە مامۆستایەکی مەکتەب هەبوو تووشی ئەو دەردەبوو بوو. ئەچوو بە قسەی خۆی لەگەڵ گەلدا کیفاحی ئەکرد، هەموو کار و کاسپی و دەرزوتنەوەی بوو بەم خووە. ماڵ و مناڵیشی هەبوو بەجێ ئەهێشتن و ئەچوو بۆ کیفاح. جارێک دەڕۆژ لە ماڵەوە ون ئەبێ و ئەچێ بۆ کیفاح، پاش دەڕۆژ چەند کەسێک لە هاوڕێکانی هەڵەگرێ و ئەڵێ با بچین لە ماڵی ئێمە قاوەڵتی بکەین. هەر کە دێتەوە لە دوورەوە بە ژنەکەی ئەڵێ ئافرەت چیمان هەیە؟ ئەویش ئەڵێ نانی چەپڵە بە چێشتی بابژیەوە. وتیان قرژاڵ بە دوو سەرەوە ئەڕۆی، وتی جاهێڵیە و چەم و خەم. باجی خەجێ هەبوو، خەڵکی سولەیمانی بوو، کوڕێکی خوشکەزای هەبوو زۆری خۆش ئەویست. هەموو جار پێ ئەوت ئۆه ڕۆڵە ببی بە دارەکەی قەرەداغ، هەزار لە قدلێ ببێتەوە. ئەمە مەبەستی ئەوە بوو کە عومری درێژ بێ و نەوەی زۆری لێ بکەوێتەوە. لە زمانی کاکە حەمەدا جوولەکەیەک هەبوو لە سولەیمانی، خواجە موشەی ناو بوو. کاکە حەمە خۆشی ئەویست. لە گەڕەکی گاورانی شاپیاوێک هەبوو، ئاڵتون ئەفەندی ناو بوو. کاکە حەمەد ئەویشی هەر خۆش ئەویست. هات و کوێی کاکە حەمەدیان ئەکرد و زۆر دڵیان پێوە بەند بوو. ڕۆژێک خواجە موشێ و ئاڵتون ئەفەندی لە لای کاکە حەمەد ئەبن، بوو بە دەمەقڕەیان لەسەر ئیسا و موسا. خواجە موشێ ئەڵێ موسا گەورەترە، ئاڵتون ئەفەندی ئەڵێ ئیسا گەورەترە. لە ئەنجامە ئاڵتون ئەفەندی ئەڵێ خواجە موشێ ئەمەی پێ ناوێ، حەزرەتی ئیسا مردووی زیندوو ئەکردەوە کەچی موسا بەدار ئەیدا لە کابرایەک و ئەیکوشت. حەزرەتی ئیسا هەر لە بێشکەدا قسەی ئەکرد کەچی موسا لە تەمەنی 40 ساڵیدا ئەیوت خووە زمانم بکەرەوە، با قسەکانم جێی خۆی بگرێ، ئەگەر بڕواشم پێ ناکەی ئەوە حاجی کاکە حەمە تەماشای قورئانی حەزرەتی موحەممەد بکا بزانێ ئەمەی من ئەیڵێم هەیە لەوێدا یان نا. بەما بۆڕی خواجە موشەیدا و جووکەی لێ بڕی. کابرایەک هەبوو خەڵکی ئەو سیوەیلە بوو، لەگەڵ فەقێ و مەلادا زۆر دانیشت بوو. گەلێ جار گوێی لێ ئەبوو کە مەلاکان ئەیانوت ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. ئەمیش هەر قسەیەک ئەهاتە پێشەوە خێرا ئەیوت ئینا لله. ڕۆژێک لێیان پرسی خاڵە بۆ معنای ئەوە ئەزانی و هەموو جار ئەیڵێی؟ ئەویش وتی والله بە تەواوی نایزانم، بەڵام ئەزانم بۆ زیافەت و زەماوەن و ئاهەنگ و بەزم نابێ. خلەی مەحمووی پیروەیز خوشکێکی هەبوو، دابووی بە مێرد. پاش ماوەیەک مێردی خوشکەکەی مردبوو، لە خلە ئەپرسن مامە خلە پیزەی خوشکت میراتی چی بەرکەوت لە مێردەکەی؟ وتی 4 مانگ و 10 ڕۆژ. هەر لەم خلەی پیروەیسە ئەپرسن مامە خلە ئەبێ یەکێ عمری 90 ساڵ بێ و مناڵی ببێ؟ ئەڵێ بەڵێ ئەگەر دراوسێی 20 ساڵانی هەبێ. ئەحەی کوڕن و جارێک ئەچێتە کۆیە سەیرەکە، پیاوێک 2 مناڵی جوانی لەگەڵایە. بە پیاوەکە ئەڵێ ئەرێ برا تو خوا تۆ ناوت چییە؟ ئەڵێ عەبدولواحید. ئەڵێ دەلاچۆ تۆ بەجێیان بێڵە من عەبدی هەردووکیانم. هەر ئەم ئەحەی کوڕنوە ژنە پێشوەکەی ئەمرێ و ژنێکی تر دێنێ. لێ ئەپرسن مامە حەمەد چۆنە ئەمەیان؟ ئەڵێ دەنگ مەکەن، 2 چاکە لە چاکەکانی بەهەشتی تێدایە، یەکێ فێنکی و یەکێ فراوانی. مەلا سەعیدێکی ئیبن عەباسی هەبوو، ئەیانوت سەر و سەودای لەگەڵ هەتی و مەتیودا زۆر بووە. ڕۆژێک لێ ئەپرسن مەلا سەعید زۆر سەیرە، ئەوانەی دزی ئەکەن، ئەوانەی بەنەو خوێن پیسی ئەکەن، کۆششی ئەوە ئەکەن کە بە دزی بیکەن و ئیشەکەیان دەرنەکەوێ. تۆ بۆچی وا بەم جۆرە ناوبانگت دەرکردووە و حەیات چووە؟ ئەویش ئەڵێ
یەکێ ئیشی بکەوێتە بەردەستی مناڵان چۆن حەیای ناچێ. فایق بێکەس جارێک ئەچن بەسەریا سەیرەکەن ئارەق ئەخواتەوە، بەڵام لە باتی مەزەکەی مێوژ و ترێی داناوە. قومێک لە ئارەقەکە ئەخواتەوە، دەنکێ مێوژ و بۆڵە ترەیەک ئەخوا بەسەریە. ئەڵێن فایقە کوێر، ئەمە چییە؟ ئەڵێ ئیشی ئێوە نییە، ئەمە کوڕ و باوک و ڕۆح القودوسە. مامەیارە هەبوو پیر بوو لێیان ئەپرسی مامەیارە لە شتومەکی شەوی زاوایی چیت ماوە؟ ئەیوت بەخوا براینە تەنها تفەکەم ماوە. پاشا کۆرەی ڕەواندوز جوولەکەیەکی لا هەبوو حاتانی ناو بوو، خۆشی ئەویست. مەیتەرێکیشی لا هەبوو وسەی ناو بوو، بەڵام هەتا حەز بکەی وسە ناشرین بوو. خۆتە زانی ئەو سەردەمە جوولەکە لە ڕەواندوز هیچ قەدر و قیمەتێکیان نەبوو، هەر کەس هەڵ ئەستا قسەی پێ ئەوتن. لەبەر ئەمە وسەش بە تەواوی بە قسە پێوتن فێری حاتان بوو. ڕۆژێک وسە بە حاتان ئەڵێ کافر، تۆ خۆت و هەموو جوولەکەکانیش کافرن. حاتانیش ئەڵێ بەخوا وسە، نە من کافرم نە جوولەکەکان کافرن. کافر ئەو کەسەیە کە لای وایە خوا تۆی وە جوانی دروست کردووە. کابرایەک هەبوو لە سەقز زۆر ناشرین بوو، ناشرینیەکەی لەو ناوەدا دەنگی دابووەوە. ئەم کابرایە مەلاش بوو، بەڵام کاسبی ئەکرد. کوڕێکی هەبوو فەقێ ئەوڵای ناو بوو، لە فەقێتی هاتبووەوە بۆ سەردان. هەرچەند ئەچووە ماڵەوە سەیری ئەکرد، باوکی لە ناو ئاوێنەدا سەیری خۆی ئەکاو، لێویشی ئەبزوێ و ئەمنەی ئەزانی چی ئەڵێ. کوت و پڕ جارێک چووە ژوورەوە سەیری کرد، باوکی دیسان سەیری خۆی ئەکا لە ئاوێنەکەدا و ئەڵێ الحەمد لله الذي سوورەتی فەئەحسەنە سوورە. هاتە دەرەوە یەکێک لەبەر دەرگای حەوشەدا بوو، وتی باوکت لە ماڵە؟ وتی بەڵێ. وتی چی ئەکا؟ وتی چی ئەکا؟ خەریکە خوا ئەخاتە درۆوە. لە سنە لەسەر قەبرانی شێخان چەند گۆڕێکی درێژ هەبوون، هەر زۆر درێژ بوون. ئاغا حەمە حەسەن هەبوو ڕۆژێک لەگەڵ هەندێک کەسا بەوێدا تێ ئەپەڕێ، سەیری ئەو قەبرە درێژانە ئەکا. بەلایەوە سەیر ئەبن، ئەپرسێ ئەمانە چین؟ ئەڵێن ئەمانە قەبری ئەسحابن. تۆزێکی تر تیان ئەفکرێ و ئەڵێ ها بەڵێ ئەمانە ئەبێ ئەسحابەگەل بن، ئەو ئەسحابەگەلە کە بە بەیداخەکانیانەوە لێرە نریاگن. مەلا تۆفیق هەبوو لە سولەیمانی، دەستی حەکیمی هەبوو، دا و دەرمانی ئەفرۆشت. حاجی کەریمی شمقاریش هەبوو، پیاوێکی زۆر پیر بوو. ڕۆژێک ئەچێتە لای مەلا تۆفیق ئەڵێ سێ ژنم هەیە بە دایمی کەلەکەم و بەرم و سڵدانم و ناوسکم ژانەکە، دەرمانێکم پێ ناڵێی بیخۆم و چاک ببمەوە. مەلا تۆفیقیش ئەڵێ مەعجوونی تۆ تەلاقە، بیخۆ چاکە بێتەوە. لە هەولێر کابرایەک لە مامۆستا مەلا ساڵحی کۆزەپانکە ئەپرسێ مامۆستا بۆچی لە زەمانی پێشووە هەر کە هەڵ ئەستا یا داوای خواییە کرد یا داوای پێغەمبەری ئەکرد، کەچی ئێستا کەسێک نییە داوای ئەوانە بکات؟ ئەویش ئەڵێ ڕۆڵە، ئێستا ئەوەندە زوڵم و ستەم زۆر بووە، خەڵک نەخوای بەدڵا دێت و نەپێغەمبەر. کابرایەک بە دراوسەیەکی خۆی وت فڵانی 4 ڕبەگەنمم هەبوو، تا خەبەرم بووەوە مشک هەمووی خوارد. ئەویش لە وەڵامدا وتی فڵانی منیش 4 ڕبەگەنمم هەبوو، تا مشک خەبەری بووەوە من هەموم خوارد. میرزا ئیسماعیلی نوسرەت نیزام ئاغایەکی بەدیمەن و پیاوێکی ناودار بوو لە دێ مامێزەک گوندێکە لە بەینی کرماشان و سنەدا نزیک بە سۆنگر. ئەم نوسرەت نیزامە پیاوێکی هەبوو هاشمی ناو بوو، سەرەتا هیچ لوتی پیا نەئەهێنا و زۆر لەگەڵی خراپ بوو. ڕۆژێک هاشم پێ ئەڵێ ئاغای نوسرەت نیزام، تۆ نازانی ئەم هەموو خراپیەکە لەگەڵ منی ئەکەی لەگەڵ خۆتی ئەکەی؟ ئەویش ئەڵێ چۆن؟ ئەڵێ وەختی خۆی حاجی میرزا مەجیدی باوکت خوازبێنی دایکی منی کردبوو، ئەگەر ئەو خوازبێنیە ڕێ بکەوتایە و ببوونایە بە هاوسەر، ئێستا من تۆ بووم.
نوسرەت نظام قسەکەی بەلاوە سیر ئەبێ ئیتر لەو وەختەوە بەدواوە کردی بە پیاو ماقوڵی خۆی. کوێخا یوسفی تاوەگۆزی لە پشتە لە لای شێخ نەجمەدینی بیارە ئەبێ ئەم کوێخا یوسفە پیاوێکی پیاوانە و کوردار و دەست ڕۆیشتوو بوو و خۆیان لە بەرەی مەلا ئەبوبەکری موسەنەف ئەزانی مەخەناوێکیش هەبوو ڕۆتەڵە و بێفەڕ بوو ئەچێتە لای شێخ نەجمەدین پێ ئەڵێ یا شێخ منیش تاوەگۆزیم و لە بەرەی مەلا ئەبوبەکری موسەنەفم تۆی شایەتی ئەوەم بۆ بدە کە منیش وەکو ئەوان سەییدم. کوێخا یوسف لەم قسەیە تووڕە ئەبێ و ئەڵێ ئەریە مەخا پیس ئەوە تۆیەژی چی؟ سەید ئەوێ ناوچاوانی نورانی وێ ناو قەدی باریک وێ دەست و پەنجەی توێ قەڵەمی وێ تۆ لەکوێ ئەویوە سەید سەر و شکڵت ێژی مەیمونە قنگت ئەوەندە فراوانە باوەشی بەڵمی پیاچێ ئاخر تۆ کەی ئەویوە سەید؟ پیاوێکی بەرزانی هەبوو محەممەد ئەمین بێجانی ناوبوو تەمەنی تەنگی لە 70 ساڵێک هەڵچنی بوو ماوەیەک لە کۆڕی شەڕ برابوو ڕۆژێک بیستی وە ئاگری شەڕێک کراوەتەوە بۆ ئەوە دیسان بەرزان تێ هەڵچێتەوە کە ئەمەی بیست لولەی تفەنگەکەی گرت هەڵی سووران و وتی پیاو ئەوەیە بگوڕێنێ و بلورێنێ بۆ شەڕ نەوەکو ژنان لە گوێ ئاگردانە دانیشێ. کابرایەکی یۆسۆجانی کوڕێکی هەبوو مردبوو خەڵک و خوا دڵیان ئەدایەوە و ئەیانوت خوا بە ڕەحمە ئیشەڵڵا جەزای سەبرەکەت ئەداتەوە ئەویش ئەیوت تو خوا برا گەلواز بێرن خوا هیچ کوڕ و کچێکی نەبووە بمرێ هەر خاسە هاریش ناوێ. جارێک مەحموو پاشا ئەڵێ پیاوێکی ژیرم ئەوێ بینێرم بۆ شار بۆ لای حکوومەت فەقێشێتە لەوێ ئەبێ ئەڵێ پاشا عاقڵی تیا نەماوە هەر کە عەقڵی بوو لەم دیوەخانە دەرچوو. مەلا فەیزوڵڵا هەبوو لە سنە شاعیر بوو ڕۆژێک نیزام الئیسلام پێ ئەڵێ کێ لە گشت کەس بەلای تۆ خۆشەویستترە؟ ئەڵێ ئاغای نیزام ئەو کەسە کە سکم تێر بکە. ئەڵێ من تێری ئەەکەم. ئەڵێ ئاغا نیزام خۆشەویستی بە قەرز نابێ. پیاوێکم لابوو مام پیر داودمان پێ ئەوت ڕۆژێ هەندێ ژێرجگەرە و ئیسیکان و شتە هەبوو وتم بیان شۆ پاشان خۆم هەڵم گرتن کە بۆی بەرم بۆ سەر ئاوەکە ئەو نەیهێشت وتم کوڕە ئەی بەم ئەگەر نەشکێن قەی ناکە. وتی کوڕە ئەگەر بشکێنیش هەر قەی ناکە چونکە کاسەیە کابان بیشکێنێ دەنگی نایە. کابرایەکی هەژار لەو کوێستانە لەبەر کێوێکی گەورەدا ڕائەوەستێ و زۆر بە تامەزرۆییەوە ئەڵێ خوایە ئەو کێوەم بۆ بکە بە زێر. سەیرەکە کێوەکە بوو بە زێر واقی وڕ ئەمێنێ کە ئەمەی چۆن بۆ هەڵگیرێ ئینجا ئەڵێ خوایە هەر کە داوای کەمت لێ ئەکا کوێر بێ. سەیرەکە هەردوو چاوی کوێر بوو. شێخ محیدینی خەتیب هەبوو لە سولەیمانی کە یەکێک لە ئیشێکە سەر نەکەوتایە ئەیوت فەشەل لە فعلی مازیە قەت کوولانەکەی خۆی ون ناکە. کابرایەک هەبوو لە وڵاتی پێنجوێنە مۆلەشێتیان پێ ئەوت مەلا ئەو ڕەحمانی پێنجوێنی هەر فەقیەکی ئاخر مادە خوێن ئەچووە لای بۆ دەرس خوێندن مۆلەش ئەچووە بندەستی فەقیەکەوە و گوێ ئەگرت. فەقەیەک ڕۆژێک ئەچێ کتێبی جەمع الجەوامع ئەبا و دەرس ئەخوێنێ مۆلەش ناگەهانێک ئەبا و لە تەنیشت فەقیەکەوە پانی ئەکاتەوە و دەست ئەکا بە سەماعکردن. مەلا ئەو ڕەحمان پێی ئەڵێ مۆلا جەمع تا جەوامع و ناگەهان چۆن ڕێ ئەکەون؟ ئەویش ئەڵێ قوربان بۆ یەکێ شیری پاکوێ هیچ فەرقی نییە. کتێبی عەبدولحەکیم و خەیاڵی لە ناو فەقییانە مەشهورە کە ڕق و گرانە. هەر ئەو مۆلەیە ڕۆژێک ئەچێ ئەو کتێبە لە یەکێ لە فەقییەکان ئەدزێ و ئەی خاتە ناو تورەکەیەکەوە و ئەی خاتە بنی حەوزی مزگەوتەکەوە لە پاش 3-4 ڕۆژ ئەچێ دەری ئەهێنێتەوە دیارە کتێب تلیساوەتەوە و وەکو هەویری لێ هاتووە. جا ئەیوت ئەوە ئەم فەقییانە هەر ئەڵێن عەبدولحەکیم و خەیاڵی ڕقە کوا ڕقە
چاوتان لێیە چۆنتلی ساوەتەوە ئەوە ئەوان نایزانن. ساڵی غەزاکە شێخ نەجمەدین و شێخی حیسامەدین چوو بوون بۆ غەزای ڕووس و گەڕابوونەوە. کوڕ و کاڵی هەورامی چوو بوون بۆ پێشوازیان. مەلا حوسێنی کوڕی مەلا قادری بیارەش لەگەڵ ئەو پێشوازی کەرانەدا بوو. کوڕ و کاڵ هەریەکە سواری شتێک بوو بوون. مەلا حوسێن بە پێیان بوو. شێخی حیسامەدین پێ ئەڵێ مەلا حوسێن ئەوە کەرێک نەبوو سواری ببی. ئەویش ئەڵێ قوربان کەر زۆرە بەڵام بەر من ناکەوێ. مەولەوی چاوەکانی کوێر بوو بوون. لە پاش ماوەیەک مەلا موسایەکی پاوەیی هەبوو ئەچێ بۆ لای و دەستەکا بە دڵدانەوەی مەولەوی و ئەڵێ هیچ پێی سەغڵەت مەبە. ئەگەر بزانی سەواب و جەزای بێ چاوی چەندە زۆرە. خۆزگەت ئەخواست بۆ ئەوە کە خوا هەردوو دەست و قاچیشت کوچ بکات و تووشی ملە خڕەش ببی. مەولەویش ئەڵێ مەلا موسا ئەگەر بە هیچا نەزانم جەزای چاو نەبوون چەند زۆرە بەوەدا ئەیزانم کە تۆی پێ نابینم. حاجی برایم ئاغای ئەمبار خوا بێ قەزایکە پیاوێک بوو ئەوەندە سەری لە ئیش و کاری دنیا دەرناچوو. بە پێچەوانەی خۆی کوڕێکی منداڵی هەبوو زۆری خۆش ئەویست. ڕۆژێ لێ ئەپرسێ کوڕی بابی حەزت ئەکرد 100,000 تمەنت ببوایە و وەکو بابت ئاقڵ بوویتایە؟ ئەویش ئەڵێ نەوەڵڵا بابە. ئەڵێ بۆچی کوڕم؟ ئەڵێ ئەترسم ئەو ئەقلەی بابم کە بە منەوە بێ ئیشێکی وام پێ بکە 100,000 تمەنەکەم لە دەست دەرکا و هەر ئەقلەکە خۆی بمێنێتەوە. منیش ئەوەم ناوێ. باوکیشی ئەڵێ ئافەرم کوڕی خۆم دیارە تۆ لە هەموو کەس زیاتر بابی خۆت بە ئاقڵتر ئەزانی. ئەی لە بابت کەوێ بێچووەکەوێ. ژن و پیاوێک هەبوون لە ڕەواندوز هیچیان چاویان نەبوو. لە ئەنجامە بوون بە هاوسەری یەک. ژنەکە بە پیاوەکەی وت کوم دەبینی؟ پیاوەکەش وتی تۆ کو من دەبینی؟ منیش وا تۆ دەبینم. ئەمین چیتر هەبوو لە سولەیمانی زۆرتر موعاملەی مەڕ و بزنی لەگەڵ شارە زور بوو کە شارە زوریەکان ئەهاتن و ئەچوونە ماڵی بە نان و ماستا و شتێکی وا بەڕێ ئەکردن و ئەیوت لە گۆڕی بابی بێبرنجی بەم ئەگەر ڕۆنمان ئەبوو قبوڵیەکی باشم بۆ لێ ئەنان. ئەوانیش ئەم قسەیان بە خەڵات ئەزانی و ئەیانوت نەوەڵڵا کاکە ئەمین زەحمەت مەکێشە خوانەی وڕێ ئەم نان و ماستاوە هەر فرە خاسە. جارێک کابرایەکی بەڵخەیی لەگەڵ کابرایەکی عەبابەیلی لە بەڵخەوە دێن بۆ عەبابەیلێ. بەڵخە هەنجیری زۆر چاکی هەیە. بەڵخەیەکە هەر لە ماڵەوە پڕگیرفانی ئەکا لە هەنجیر و بەڕێ ئەکەون. کابرای عەبابەیلی لە پێشەوە ئەڕوا بەڵخەیەکە جارجار لە هەلێکە هەنجیرێک لە گیرفانی دەردێنێ و ئەی تەپێنێتە دەمیەوە. ئەمیش لەبەر ئەوە کە ئەزانێ ئەو هەنجیری پێ و بەدزی ئەمەوە ئەی خوا واش ئەزانێ کە ئەم پێی نازانێ جارجار لایەکی بۆ ئەکاتەوە. ئەویش بۆ ئەوە ئەم پێی نەزانێ بای ئەدا و لولی ئەدا و قوتی ئەدا و ملی گەزێ درێژ ئەبێتەوە. لە ئەنجامە پێ ئەڵێ ئەریە برا ئەم گەروی تۆ بوو بە چی؟ هەمانە بێ هەر ئەدڕێ مەشکە بێ هەر ئەدڕێ. ئەگەر دوودەن کە لە هەنجیرەکەت بدەی بە من و ئەوی تری بەبێ ترس و لەرز بە هەموو سربەستیەکەوە خۆت بیخۆی باشتر نییە؟ کابرا ئەمجا ئەزانێ کە پێیزانی ناچار بەشی ئەدا. جارێک کابرایەکی ئەو سەرە لە کابرایەکی پشدەری ئەپرسێ چۆنی؟ ئەویش ئەڵێ بە کەیفی دوژمنانم. ئینگلیز پاش شەڕی گەورەی یەکەم هاتە عێراق و کوردستانەوە. لە وڵاتی سولەیمانی شێخ مەحموود گیرا بەدیل برا بۆ هیندستان و پاشان هێنایانەوە. حاجی مەلا سەعید کەرکووکی زادە هەبوو لە سولەیمانی یەکێک بوو لە پیاوە گەورەکانی سولەیمانی و قسەی ئەبیسترا. لەگەڵ شێخ مەحموودیش بەینی ڕێک نەبوو کە بیستی وا شێخ مەحموود دێتەوە بۆ سولەیمانی و بە حکومڕانیش دێتەوە بە کوڕەکانی ئەڵێ ماڵبارکەن و سولەیمانی چۆڵکەن هیچ لێ ڕامەوەستن. ئەڵێن بۆچی؟ ئەڵێ
ئەڵێن ئینگلیز سربەخۆیی ئەدا بە کورد ئەڵێن بابە شتیوا چۆنە بێ ئەویش ئەڵێ کوڕم ئینگلیز کافرە دای کێ هەیە ڕێگەی لێ بگرێ دەی خێراکەن ماڵ بارکەن تا نەیداوە مەلا حوسێنی قادری بیارە جگەرەی ترک کردبوو پێیان ود مامۆستا ئەوە جگەرە ترک کردووە وتی ئەرێ وەڵڵا هەی نەژیم ساڵێک لە سولەیمانی کابرایەکی جێشانەیی کەرێکی پێئەبێ لەو کانی دۆمانە لە لای مزگەوتی مەلا مەحموودی نیزامی کەرەکەی لە بەرماڵێکە ئەبەستێتەوە و خۆی ئەچێ بۆ دوکانێ لەو دەورەدا شت بکڕێ مناڵێکی ئەو گەڕەکە کەرەکە ئەکاتەوە و سواری ئەبێ و چەند ئەمسەر و ئەوسەرێکی پێئەکا لەو کاتەدا کابرای خاوەنکەر ئەگەڕێتەوە لە مناڵەکە تووڕە ئەبێ کە بۆچی وای کردووە مناڵەکەش ئەڵێ گوێ درێژەکەت بەرەڵا بوو من ئاگداریم کرد بۆت تا هاتیتەوە کابراش ئەڵێ ئەگەر ون ببوایە باشتر بوو لەلام لەوە کەوا تۆ بەم دەردەت برد و ئەوەندە سواری بوویت مناڵەکەش ئەڵێ ئەگەر تۆ بیر و باوەڕت وایە کەواتە بێنە کەرەکە بدە بە من و وا بزانە ون بووە و لە تۆڵەی ئەوەدا گەلێ دوعاش قازانجەکەی کە من بۆت ئەەکەم کابرایەکی بیاوێڵەیی ئەچێتە هەڵەبجە گوێدرێژێکی پێ ئەبێ شەوێ ئەمێنێتەوە لە بەیانیە هاواری لێ بەرز ئەبێتەوە کە کەرەکەیان دزی و یەکێک پێ ئەڵێ بابە تۆ خەتای خۆت بوو کە ئاگداریت نەکردووە یەکێکی تر ئەڵێ کوڕا خەتایەکی گەورەتر دەرگای تەوێڵەکەشیدا نەخستووە کابرا ئەڵێ کەواتە دزەکە هیچ خەتایەکی نییە ئەعیانەکانی سنە هەموو حەوشەکانیان دەروازەی گەورەی هەبوو لەم لاو لەو لای دەروازەکانەوە سەکۆ هەبوو پیان ئەوت خواجەنشین دەروێش و قەلەندەری تەریدا ئەهاتن ئەم خواجەنشینانەیان ئەکرد بە جێگای حەسانەوەی شەو ڕۆژیان لەسەر ئەم دەستورە قەلەندەرێک لەسەر خواجەنشینی دەروازەی ماڵی مشیر دیوانی گەورە بوو ئەم قەلەندەرە بە زستان و هاوین کراسێکی تەنکی لەبەرا بوو ڕۆژێک لە تۆفی زستانە مشیر دیوان دێتە دەرەوە و دەروێشەکەی بەو کراسە تەنکەوە چاو پێ ئەکەوێ ئەڵێ ئاغا بەم کراسە ناسکەوە لەبەر ئەم سەرما سەختەدا چۆن سەرماد ناوێ من بەم گشتە جلەوە ئەهاهاها هەر ئەلەرزم ئەویش پێ ئەڵێ ئاغای مشیر تویچ وەکو من بکە تا نەلەرزی ئەڵێ ئاغا بۆچە تۆ چەت کردگە ئەڵێ من هەرچی جلم بووگە گشتم لەبەر کردگە پیاوێک هەبوو لە سنە حاجی دەروێشی ناو بوو زەمان تێی هەڵکرد و هەژار کەوت بەڵام چۆن هەژارێک شیوی شەوی نەما کوڕێکی هەبوو تەقی ناوبوو مناڵ بوو ڕۆژێک لەسەر کۆڵانێکە هەردووکیان ڕاوەستا بوون خەڵک تەرمێکیان بەوێدا تێپەڕا تەقی وتی بابە ئەمە چییە وتی ڕۆڵە مردووە ئەی بۆ کوێ ئەبەن ڕۆڵە ئەی بەن بۆ شوێنێک نە نانی لێیە و نە ئاو نە بەرگی لێیە و نە نوێن نەداری لێیە و نە ئاگر نە بەڕەی لێیە و نە قاڵی نە تەڵای لێیە و نە نوقرا مناڵەکەش وتی کەواتە بابە ئەمە بۆ ماڵی ئێمەی ئەبەن مەلا مەحمووی حاجی ڕەسوڵ گێڕایەوە وتی حسەکەر هەبوو لە زمانی سەی ئەحمەدی بابە ڕەسوڵە لە سولەیمانی ئەم حسەکەڕا چایچی و لە هەموو ڕوویەکەوە پیاوێکی پیاوانە و بەدیمەن و دەوڵەمەند بوو ئەو سەردەما شەڕەبەران باوی هەبوو زیاتر شێخانی سولەیمانی حەزیان لێ ئەکرد حسەش بەرانی چاکی هەبوو سەی ئەحمەدی بابە ڕەسوڵ ئەنێرێ بە شوێن حسەکەردا کە بەرانەکەی بێنێ لە حەوشەکەی ئێمەدا بەرانێکی تریژ لێرە هەیە شەڕە بەرانی پێ بکەن با تۆزیە سەیریان بکەین حسەش نەی ئەتوانی لە قسەی سەی ئەحمەد دەرچێ پاش ئەسرێک بوو بەرانێکی نایابی هەبوو ملی گرت و چوو بۆ ماڵی سەی ئەحمەد سەی ئەحمەدی برای سەی نووری نەقیبیش دراوسەی ماڵی سەی ئەحمەدی بابە ڕەسوڵ بوو دیوارێکیان بین بوو ئەو سەی ئەحمەدەی تر هەموو جارێ شەڕەقۆچی ماڵی ئەم سەی ئەحمەدەی ئەبینی و بینیشیان زۆر خۆش نەبوو کە حسە بە خۆی و بەرانەکەیەوە ئەگاتە بەر ماڵی ئەحمەدی نەقیب
سەی ئەحمەد لەبەر دەواازەکەدا ئەبێ بەبێ قسە بەردێک هەڵ ئەگرێ و ئەیدا بە سەری حسەکەردا و سەری ئەشکێنی. حسە دەست ئەگرێ بە سەریەوە، سەی ئەحمەد ئەڵێ بۆچی ئەوە ژانی کرد؟ حسە ئەڵێ قوربان چۆن ژانی نەکرد؟ سەی ئەحمەد پێی ئەڵێ کەواتە ئەم بەرانەش ڕۆحی هەیە چۆن شەڕە قۆچی پێەکەن، ئاخر نازانی سەری ئەویش ئاواژان ئەکا؟ حسەکەڕیش ئەڵێ کەواتە قوربان یاخوا ئێوە لە ئێمە بستێنێ یا ئێمە لە ئێوە بستێنێ. ئەو سەی ئەحمەدە بە زۆر ڕام ئەکێشێ ئەڵێ وەرە شەڕە قۆچ بکە، ئەم سەی ئەحمەدە ئەڵێ مەیکە، ئێمەش نازانین بە گوێی کام لاتان بکەین. هەر مەلا مەحموود گێڕایەوە وتی چوون بۆ خزمەتی شێخ مەحموود، ماینێکی ڕەشبۆری چاکم هەبوو سواری بووبووم. ماینەکە جاش ئێسترێکی هەبوو، لەبەر جوانی و لەبەر چەتونی لە ماڵا وتم گلی بدەنەوە و مەیەڵن بکەوێتە شوێن ماینەکە. من بەڕێکەوتم، ئەوانیش جاش ئێستریان گلدایەوە. بەڵام جاش ئێستر بەبێ دایکەکەی ئۆقرەی نەگرت، لەسەر دیوارەکەەوە بازیدا بووە کۆڵان. ئەوەندەم زانی بە چوار ناڵە وەکو با ئەهات تا گەیشت بە دایکەکەی، ئیتر تازە کەڵکی گێڕانەوەی بڕا. چووم شێخ دوو ڕۆژگلی دامەوە. ئەوەندە من ئیخلاس و بچووکی شێخم هەبوو، ئەویش ئەوەندە لطفی لەگەڵ من هەبوو. لەسەر سێ ڕۆژیە عەرزم کرد قوربە، ئیتر ئەچمەوە. ئەویش ئیزنی دام. سوار بووم، هات بەڕێی کردم، عەرزم کرد قوربان من ڕایەی ئەوەم نییە، فەرمووی خۆت شێت مەکە، تۆ کوڕی حاجی مەلا ڕەسووڵی. حاجی مەلا ڕەسووڵ خەلیفەی کاکە حەمەد بووە. وتی من وا بەسەر ماینەکەم و شێخیش ڕاوەستاوە، جاش ئێسترەکە بە دەوروبەری ماینەکەدا دێت و ئەچێ. شێخ دەستێکی دا لە کەفەڵی و فەرمووی مەلا مەحموود ئەمە جاش ئێسترێکی چاکە. عەرزم کرد بەڵێ قوربان. دەستێکی تری هێنایەوە بە کەفەڵیا و فەرمووی بەڕاستی جاش ئێسترێکی زۆر چاکە. من هەر عەرزم کرد بەڵێ قوربان. اینجا فەرمووی مەلا مەحموود ئەمە لە خۆتە؟ منیش عەرزم کرد قوربان شێخ زادەیە. دەستی کرد بە پێکەنین، فەرمووی بەخوا بێحەیایت. اینجا ئیتر فەرمووی دەبڕۆ خوا حافیزت بێ. لە سنە پیاوێک هەبوو مەلاکان پێی فێربوو بوون بە ناوی خێر و خێراتەوە هەر ڕۆژێ شتێکیان پێکرد. هەر چەند خەڵک پێیان ئەوت بۆچی وا ئەکەی، ئەیوت ئەمانە هەموو بۆ خوایە. کە زۆریان بە گوێچکەیە ئەخوێن تۆزێ سست ئەبووەوە. کوت و پڕ دوو مەلای لێ پەیدا ئەبوو، دیسان تیژیان ئەکردەوە. ئەمە حاڵی بوو تامە. اینجا مرد، خەڵکانێکی زۆر و مەلایەکی زۆری لێکۆ بووەوە، بردیان بۆ سەر قەبران. مەلاکان هەموو کەوتبوونە پێش تەرمەکەی و هەموو بە ماتەمیەوە ڕێگەیان ئەکرد. بەڵام هێشتا ئیسقاتەکەی مابوو بیکەن کە لەسەر قەبران بگەڕانایەتەوە، ئیسقاتەکەشیان بۆ ئەکرد. لەو کاتەدا کە ئەچوون بۆ سەر قەبران، دوو قوڵم چاخی سنەیی لە دوورەوە چاویان بەم دیمەنە و بەم مەلایانە ئەکەوێ، یەکێکیان دەستێک ئەژەنێ بەوی کەیانەوە و ئاگداری ئەکاتەوە و پێ ئەڵێ شا بە مردگیش لە کۆڵی ناونۆ. دەیەک هەیە لە وڵاتی سنە کانی مشکانی ناوە، یەکێکیش هەیە قوسەیری پێ ئەڵێن و زاوای ئایەتوڵایە. ئایەتوڵا پشیلەیەکی کەللەزلی تووکنی زۆر سەیری هەیە و لە بەردەمیا هەڵ ئەتوتێ. قوسەیر ڕۆژێک ئەچێتە لای ئایەتوڵا، پشیلەکە لە بەردەم ئایەتوڵا ئەبێ. ئەم قوسەیریشە لەسەر و شکڵا خوا بێ قەزایکە زۆر ناشرینە. بە ئایەتوڵا ئەڵێ قوربان ئەم پشیلەیە زۆر سەیرە. ئایەتوڵاش ئەڵێ ڕۆڵە، سەیرتر ئەوەیە مەردم ئەیژن. ئایەتوڵا کتک و مشکی بەیەکەوە داناوە و کتکەکە هیچ دەم نابا بۆ مشکەکە. پیاوێک هەبوو لەو شارە زورە مامەحەمەی ناوبوو. ڕۆژێک یەکێ لە هاوماڵەکانی ئەچێتە لای پێ ئەڵێ مامەحەمە هاتووم بۆ ڕەشکەکەتان هەندێک کار لە خەرمانەکەمانە ماوەتەوە، بیکەمە ناوی و پێی بگوێزمەوە. ئەویش ئەڵێ
بەخوا ڕۆڵە گاڵمان لەسەر هەڵخستووە. کابرا ئەڵێ کاکە حەمە گاڵ چۆن لەسەر ڕەشکە هەڵ ئەخرێ؟ ئەویش ئەڵێ ئاخر کوڕم نەدان معنای چییە؟ فایق بێکەس جارێک دەوریەک یا پراخ لە بەردەمیا بوو بە کوێرە کوێر و بە فیزیەکەوە ئەی خوارد. عەزیز ئەفەندی قامیش هەبوو ئەچێ بەسەر یا پێی ئەڵێ فایقە کوێر ئەوە چییە خۆی؟ ئەویش ئەڵێ بۆیە. ئەڵێ بۆیە یانی چی؟ من ئەڵێم چییە خۆی؟ ئەویش پێی ئەڵێ ئەزا درێژەی مەدەرێ من لە کورتی ئەی بڕمەوە ئەزانم تۆ ئەڵێی چییە خۆی؟ من ئەبێ بڵێم یا پراخ اینجا ئەڵێی بەشم بدە من ئەڵێم نایدەم ئەڵێی بۆچی ئەڵێم بۆیە. شێخ مەجیدی شێخ محەممەدی بریندار هەبوو لە سولەیمانی ئەمە ژنی نەهێنا بوو. هەر لە خانەقای حاجی مەلا عەلیدا ژیانی خۆی ڕابواردە بوو لە گەنجیەوە تا پیری. ساڵی بۆم بردومانەکە خەڵکی گەڕک بە ژن و پیا و مناڵ و کوڕ و کچەوە لە ترسی بردومان هەموو چوو بوونە حەوشەی خانەقاوە. دیارە ئەبێ ئەوە چ ترس و لەرزێک بوو بێ ڕووی کردبێتە ئەو عالەمە و هەریەکە ئەبێ لە چه حاڵێکدا بوو بێ کەچی ئالەو کاتەدا ئەچێ باوەشەکە بە کۆڵەکەی مزگەوتەکەدا و سەیرێکی دیمەنی ئەو زەرد و سوور و بە ترسانە ئەکاو ئەڵێ خەفەت بۆ بێ خەفەتی خۆمە خۆم ئەی هاوار. ئەم قسەیە چۆنێتی ڕۆژێکی کوردەواری پیشان ئەدا کە دەڵێ مەلا لە برسا فەقێ لۆ دەرسا جووە لە ترسا دۆم بۆ پەڕۆ کامی خۆش ئەڕۆ. کابرایەک لە گوندی کەس نەزان لەو سەرشیوی سەقزە ئەبێ بە میوانی ماڵێک پاش نوێژی شێوان ناندا ئەندرێ و نان ئەخۆن. چێشتەکەش شلە بە تورش ئەبێ کابرای میوان زۆر بە پەرۆشەوە پەلەماری ئەدا و کەوچکی لێ ئەخاتە کار دەمی ئەسووتێ و نازانێت چی بکە. ئەگەر ئەیتفێنێتەوە پێی شەرمە لە ناچاری سەر بەرز ئەکاتەوە و دەمی ئەکاتەوە و سەیری بنمیچەکە ئەکاو ئەڵێ ئەم ماڵە بە چەند دروست کراوە. کابرای خانەخوێ هەست ئەکات چ باسە ئەڵێ بە دووف و سەبرێک. حاجی مەلا عەبدوڵڵای جەلیزادە کچی شێخ کەریمی کۆیی مارە ئەکا. ئەم کیژە لەبارەی خوێندەواری و زیرەکی و دینداریەوە لە هەموو وڵاتی کۆیە ناوبانگی دەرکرد بوو. حاجی مەلا عەبدوڵڵا دێت بۆ کەرکووک بۆ لای شێخ عەلی ئەفەندی تاڵەبانی. حاجی مەلا عەبدوڵڵا و شێخ عەلی دەستە برادەری زەمانی فەقێهەتی ئەبن و وەکو براوا ئەبن. شێخ عەلی ئەڵێ کاکەوڵە بیستومە تازە زاوای. حاجی مەلا عەبدوڵڵاش ئەڵێ بەڵێ قوربان ژنێکم هێناوە شێخە بەقەدەر عەلی مەلایە بەقەدەر جەلی. پیاوێک هەبوو پێیان ئەوت ئەحەداسنی بە بناغەدا خەڵکی مامەخەلان بوو بەڵام لە سولەیمانی دائەنیشت. ساڵێک ڕێ ئەکەوێتە ئەستەمبوڵ هەر ئەگاتە ئەوێ بەڕێکەوت حاجی مەلا سەعیدی کەرکوولی زادە تووشی ئەبێ و پێ ئەڵێ ئەحا ئەوە کەی هاتووی؟ ئەڵێ وەڵڵا قوربان تازە هاتووم. لە پاش ماوەیەک حاجی مەلا پێ ئەڵێ ئەحا لەم وڵاتە شوێنێک هەیە پێ ئەڵێن باخچەی گیانلەبەران شتی سەیری تایە وەرە با بچین تۆیش بیبینە. ئەویش ئەڵێ وەڵڵا قوربان بیستومە باخچەی گیانلەبەران و منیش دیومە ئیتر نایم شت هەر یەک جار خۆشە ئینسان بیبینێ من هەزار جاریشم دیوە. حاجی مەلا سەعید سەری سوڕ ئەمێنێ ئەڵێ ئەحە لەکوێ دیوتە؟ ئەڵێ وەڵڵا قوربان لە سولەیمانی. حاجی مەلا ئەوەندەی تر ئەپەشۆکی ئەڵێ هەتیوە شتیوا کوا لە سولەیمانی هەیە؟ ئەڵێ وەڵڵا قوربان هەیە. ئەڵێ لەکوێ؟ ئەڵێ لە ماڵی خۆمان. پێ ئەڵێ چۆن؟ ئینجا وەڵامی ئەداتەوە و ئەڵێت بەڵێ کچێکم هەیە وەکو تاوز بەڕێدا ئەڕوا کچەکەی ترم وەکو تووتی قسە ئەکا کوڕەکەم وەکو کەمتیار پێکە نییە ژنەکەم وەکو هەڵوە ئەکەوێتە سرم کوڕەکەی خەزورم کە هەموو پێکەوەین وەکو ورچ ئەبۆڕێنیە کوڕەکەی تری وەکو گورگ ئەلوورێنیە مناڵە فێقنەکەیان وەکو گوێرەکەی بەهار ئەتوورێنیە خەسووم خۆی ئەڵێ من وەکو مەیمون وام منیش خۆم لە ناویانە وەکو ئەنتەر هەڵ ئەسوڕام من کە ئەمانم هەبێ ئیتر ئیشم چییە بە باخچەی گیانلەبەران.
پیاوێک لە خلکی مستەفای پیروەیسی پرسی خاڵە خلک ئێستا کوڕەکانت چی ئەکەن؟ وتی برا بوون بە گەنمی دەساڕی چەرخ و هێشتا هەر لو شاهشی تێ. مەبەستی ئەوە بوو کە هەمویان مردن و هێشتا ئەم دنیاە داوای شتی تریش دەکا. پیاوێکی کورد کەرێکی هەبوو تۆپی دەستی کرد بە قوڕپێوان و باوکەڕۆ بە دەوریا. خەڵک و خوا چوون بەلایەوە پیان وت برا بۆچی واکەی کەرچیە پیاوای بۆ بکە. ئەویش وتی برا لێم گەڕیان کوەستم کەوتگە بۆ کەرەکە ناگریم بۆ ئەوە ئەگریم کە ئیتر هیچ نەماگە ئیتر وەچی باراشەکەم بەهاڕم. شەکراوی دەماخ. مەلا سەعیدی مەنگوڕی هەبوو پیاوێکی فەقیرۆکە و قسە لەسەرخۆ بوو و زۆر کەمیش پێئەکەنی. سۆفی ئەوڵایەکیش هەبوو ئەویش هەر پیاوێکی ساویلکە بوو. جارێک ئەم سۆفی ئەوڵایە لە مەلا سەعید ئەپرسێ مامۆستا لە شەرعا دروستە پیاو چاو بن و قێنێ و بیر لە ژنێکی تر بکاتەوە بچێتە لای ژنی خۆی. مەلاش ئەڵێ نا بابە دروست نییە تۆ لە سپی خەڵکی ڕەقەیت و لە ڕەشی خۆتی خەیت. ئینگلیز تازە وڵاتی داگیر کرده بوو ئەمین بەگی قامیش ئەکرێ بە قایمقام لە چوارتا. خەبەریاندایەکەوە حاکمی سیاسی ئەچێ بۆ ئەوێ و پێیان وت کە جارچی بخاتە ناو شاری چوارتاوە بۆ ئەوەی جار بدا ناو شار پاک و پوختە بکەنەوە. ئەویش وتی جارچی بۆ چییە؟ ئەمن خۆم چیمە؟ هەر کردی بە کەڕەکەکەیە و چووە سەربانەکە و بانگەوازی کرد هۆ خەڵکی چوارتا سبەینی حاکمی سیاسی ئینگلیز تۆ بڵیۆت ناو دێت بۆ ناو دێ بە ئەمری حەمەد بەگی حاجی ڕەسوڵ بەگی مدیر ماڵ گوێل کۆڵان ببەستنەوە بەرماڵ و کۆڵان پاک بکەنەوە ئەوی نەیکە هەر بە ئەمری حەمەد بەگی لە دایەلی ئەکوتم ئەمین بەگ. پیاوێکی ناودار هەبوو لە سولەیمانی برایەکی هەبوو لە ئیشوکاری حکوومەتیە بوو دەستیان لە ئیش کێشا بووەوە. لە دەرەوەی سولەیمانی ناردبووی بۆ لای ئەم برا ناودارەی کە 15 دیناری بۆ بنێرێ بۆ ئەوەی پێی بگەڕێتەوە بۆ سولەیمانی. ئەویش ئەم تەلەگرافەی بۆ ئەنێرێ ماذا هذا هي المسألة كيفية 15 دينار بالبريد السليمانية بين مسألة چیە کەیفیەتیم بۆ بەیان بکە. وەستا بەشیر موشیر گەلێ جار قسەی خۆشخۆشی بۆ ئەکردین وەکو لە شتی ترا وەستا بوو لە ناودانانیشا هەر وەستا بوو. ڕۆژێک باسی پیاوێک کراوتی کابرا ئەڵێی پاڵەوانی حیزە. لەو ئالانە کوڕێک ڕێ ئەکەوێتە ماڵی پورزایەکی و پێ ئەڵێ ئەرێ پورزا گیان ماشان و بوون. ئەویش ئەڵێ ئەرێ وەڵڵا پورزا گیان ماشان و زۆر بوو بەڵان خێر و لێ نەدی. کوڕە ئەڵێ بۆچی خێر و لێ نەدی پورزا گیان؟ ئەویش ئەڵێ وەڵڵا پورزا گیان پاکن بۆ خۆ خواردن. ئەوڵا ساری هەبوو خەڵکی مرانە بوو کابرایەکی بەرکێوی لێ ئەپرسێ مامە ئەوڵا حاڵ و ئەحواڵت چۆنە ئیمساڵ؟ ئەویش ئەڵێ بە قوربانی حمرێکت بم لە سایه پرچەکەی دایکتەوە ئیمساڵیش بوومەوە بە کوێخا. کابرایەکی کورد شێخ بوو بە میوانیان معرفەتێکی زۆری لەگەڵ نوان. پاش ئەوەی کە شێخ تۆزێ ماندووی حەسایەوە هەستا چوو بۆ مزگەوت بۆ نوێش. کابراکە چووە ژوورەوە سەیری کرد تانجێکیان هەبوو تانجێکە چووە لە شوێنەکەی شێخ لێی کەوتووە. کابرا ڕووی تێ کرد و وتی دە هەستە بچووە بەولاوە ئێژی قوروانی لەو سەرەوە دانیشتەیی. کابرایەک لە ئاواییەکە بەلای ماڵێکە تێپەڕی سەگی ماڵەکە هات پەلاماری دا. ئەمیش بەردێکی بۆ هەڵگرت و بۆی هاویشت دەم و ددانی سەگەکەی شکان. کابرای خاوەن سەگ کابرای تری کێش کرد و چوو بۆ لای مەلا بۆ شکات. هەردووکیان لە بەردەم مەلادا ڕاوەستاون و مەلا لە کابرای بەرداوێژی پرسی کە چی ئەڵێ؟ ئەویش وتی جەنابی مەلا تۆ ئێستا ئەگەر سەگ بی لە بۆم بێیت و قاچم بگری چۆن دەست نادەمە بەرد و سیددانت ناشکێنم. اینجا لە خاوەن سەگی پرسی تۆ ئەمجا چی ئەڵێ؟ ئەویش وتی جەنابی مەلا ئێستا تۆ سەگ بیت و لەبەر دەرگاوە کەوتبی بەردێکت بەناو دەمیدا بدەن سیددانت بشکێنن ئاخر چۆن بۆی ناچی؟ مەلاش کە ئەمەی دیوتی سەگەکە گەورە بوو یا گچکە؟ کابراوتی قوربان زۆر زل بوو
چوار هێندی جەنابت ئەبوو. مەلاوتی کەواتە من گچکەم جارێ ئەم شەرعە بە من ناکرێ. مەحمووی پیروەیس مستەفای خەلک لە عەشیرەتی یۆسۆجانی جاف پیاوێکی دانا و قسە نەستەق بووە. جارێک لەگەڵ بەگزادەیەکی گەشکیدا ئەکەونە دەمەقاڵ، بەگزادەکە پێ ئەڵێ ئەوە بۆچی ئەڵێن ئێوە کە ژن دێنن کچ نییە؟ مەحموودیش ئەڵێ بەڵێ ڕاست ئێژی، ئێژن بەگزادەیەک بێوەژنێکی گەشکی هێنا بوو، بەڵێ ڕاست بوو، کەنیشک بوو لە خۆشییانە دەمی برد بەلۆکەی ماچ کرد. کەنیشکەکەش وتی ئەوێ ماچ مەکە ئەولاتر ماچکە، ئەگەر ئەو نەبوایە ئەم کوزە بێفەڕەوە بە پوختی نەئەمایەوە بۆ تۆ. کابرای بەگزادە ئیتر تف لە دەمیا وشک ئەبێ. شا فەرەج هەبوو لە عەشیرەتی وردە شاتری جاف بوو، بارێ گەنم ئەنێرێ بۆ ئاشی سەیخەلی لەو گەرمیانە بیهاڕن. شەوێ بارەگەنم ئەدزرێت و خەبەر ئەدەن بە شافەرەج. شافەرەج ئەڵێ کەس دزی من نییە تەرخانی نەبێ، ئامەلا بانکەن. مەلا دێت ئەڵێ مەلا بنووسە بۆ حەمە حەسەنی ڕەیسی تەرخانی، بنووسە حەمە حەسەن ڕەیسی تەرخانی تکات لێ ئەەکەم دێزە سووری خۆت مەهەسوو لە دێزە ڕەشی من. ئەگەر تۆ درەنگەت لێوەتیە من درەنگەم لێوەتیە. سوەی وادەمان پشتی وارگە درێژە، بێت نێژی وە نامەردی هاتە سرم خۆت و لەشکرت حازر بن یا بارەگەنمەکەم بۆ بنێرەوە. شافەرەجی شاتری. حەمە حەسەنیش ئەم وەڵامەی بۆ ئەنووسێتەوە. سەر باشقەی وردە شاتری شافەرەجی لە ڕەچەلەگی تەرخانی نووسی و تە دێزە سووری خۆت لە دێزە ڕەشی من مەهەسوو. برا من گەمەی وا ناکەم، تۆ زرنگەت لێوەتیە من خشەم لێوەتیە، تۆ هەسوونی من گورێسم وە خوام سپاردی. حەمە حەسەنی تەرخانی. لەگەڵ بارەگەنمە ئەم وەڵامەی بۆ ئەنێرێتەوە. کابرایەک هەبوو ناوی یوسف شێروان و لە عەشیرەتی کەماڵەیی بوو، لەگەڵ چەند کەسێکی کەلاریدا بە کاروان ئەچن بۆ قەسری شیرین. پێیان ئەڵێ برا من سرم لە مامەڵە و حساو دەرناچێ، ئێوە چاوتان لێمەوە بێ، ئەگەر وانەکەن لەگەڵتان نایم بۆ شار. ئەوانیش ئەڵێن باشە. پێکەوە ئەچن تا ئەگەنە قەراغ قەسر. لەوێ ڕێگاکە ئەبێ بە دوو ڕێیانەوە یەکێ لەو ڕێگەیانە بەلای ماڵە خراپەکانە ئەڕوا، یوسف بەو ڕێگایدا ئەبەن. یەکێ لە ئافرەتەکان لە ناو کۆڵانەکانە چاوی بە یوسف ئەکەوێ، یوسفیش تۆزێ جوانکە لە ئەبێ. بانگی ئەکا ئەڵێ کوڕە کوڕە پیوڵ و پارە بەو کوس بکە. یوسفیش پێ ئەڵێ دایکم پارەم نییە، هەر ئەوەندەم هاوردگە بەش مامەڵەکەی خۆمەکە. ژنەکەش ئەڵێ بچۆقیون بدە پیوڵ و پارە بەو کوس بکە. یوسفیش ئەڵێ دایکم بەخوا ئەم ئاتەڵواتەڵە بە من ناکرێ، بچم قنگ بدەم و پارە بێرم و بیدەم وە کوزە بۆگەنەکەی تووە، بچوەڕێتەوە وەڕیشی باوک خۆت و کوزی داقلیشیاکتەوە. ئەم شێعرانە لە حەسەن کەنۆش شاعری نەخوێندەواری جافان ئەگێڕنەوە لەسەر شێوەی غەیری جافی. جەبەیاونەوە جەبەیاونەوە خاڵێ دیم وە بەین دوو بەیاونەوە، چۆن نەجم مەدرۆشۆ وە بەیاونەوە، حەکاکان دەور گشت بەیاونەوە، کێ دیەن مەغریب وە بەیاونەوە، تا حەسەن وە خاک سەرمەیاونەوە، هەرهام وە حەسرەت ئەو بەیاونەوە. ساڵێک لە بەغدا بەندوباوێکدا کەوتبوو، بە زمانی بەغدای ئەیانوت کورد و عەرەب فەرد حیزام و مەبەستیان ئەوە بوو کە کورد و عەرەب بوون بە یەک و قۆڵیان کردووە بە قۆڵی یەکاو، وەکو بڵێت یەک پشتێن و یەک بەرگەیان هەیە، واتە هەردوو گیانیان هەیە و لە یەک بەرگدان. کوردێکی باوەجانی لەو سەردەمەدا بە جلوبەرگی کوردیەوە ڕێ ئەکەوێتە بەغدا. یەکێ لە گیرفان بڕەکان ئەچێ باوەشەکە بە ملیا و قۆڵەکە بە قۆڵیا و ماچی ئەکاتەوە و پێی ئەڵێ کاکا تۆ لەکن من بەرە و من و تۆ یەک حیزام، کورد عەرەب دوو برا، خۆش وەڵا خۆش، شیردایک یەک تۆ لە من بەرە. بەم قسە خۆشانە ئەی خافڵێنێ و پاشان کابرای باوەجانی 27,750 دیناری پێ ئەبێ لێ ئەدزێ و بۆی دەرئەچێ. کاتێ کابراکە پێ ئەزانێ پارەکەی نەماوە، تێ ئەگا کابرای عەرەبەکە لێی دزیوە.
هیچی بۆ نەمابووەوە ئەیوت ئەی بکەم وەقنگ دایک خۆت و کورد و عەرەب دوو براخۆشتەوە باوە حیزەوە و زوانە بێفەڕەیەوە هات وەلامەوە ئەیوت تۆ لەکن من بەرە کەچی لەژێر یەک پشتێنەوە پارەکەی دزیم ئەی بکەم وەقنگ دایک تۆ بۆ خۆت و دوو براخۆشتەوە دەویت باوکەی خوانە ناسا ئەی بکەم وەقنگ ئەم برایەتیەوە. وەستا بەشیری زانا جارێک لەگەڵ دۆستێکی هاوڕێی 50 ساڵی خۆیدا دانەیەک کاڵک ئەبێ ئەوێ پێکەوە بیخۆن دێنێ ئەیکا بە چوارکەرتەوە خۆی ئەنیشێتە سەری 3 کەرتی ئەخوا و کەرتێکیشی ئەدا بە هاوڕێکەی یەکێک لەوێ ئەبێ ئەڵێ چۆن بەشکردن وا ئەبێ بەشکردن ئەوەیە بیکەی بە 2 کەرتەوە لەگەڵیە ئەڵێ کردومە بە 2 کەرتی تەواوە و ئەویش ئەڵێ چۆن ئەڵێ ئەو کوزە بخوات و 3 کوزەکەی تریش بکڕێنێتەوە ئەوە وەکو یەکمان لێ دێتەوە. کابرایەک کوڕێکی هەبوو فێری سەگەوانی ئەکرد کوڕەکەش هەر فێر نەئەبوو جا باوکەکەی هەڕەشەی لێ ئەکرد ئەیوت هەتی و فێر ئەبی فێر بە فێر نابی ئەتخەمە حوجرەی فەقێیانەوە نامەوێ بەو دەردە بتلێیتەوە. فەتاحی شەمبە هەبوو پیاوی شێخ ڕەئوفی تاڵەبانی بوو ڕۆژێک شێخ فەتاحی تاڵەبانی ئەچێ بۆ ماڵی شێخ ڕەئوف و لە دیوەخانە دائەنیشن زۆر تینووی ئەبێ بە فەتاح ئەڵێ فەتاح ئەگەر تینوم بێ چیم بۆ دێنی ئەویش ئەڵێ ئاو خۆریەک ئاوت بۆ دێنم ئەڵێ ئەگەر تێرم نەخواردەوە ئەڵێ ئاو خۆریەکی تر لە سەتلەکە بۆ دێنم ئەڵێ ئەگەر هەر تێرم نەخواردەوە ئەڵێ ئاو خۆریەکی تریش پێی ئەڵێ دیسان ئەگەر ئەو کاتیش تێرم نەخواردەوە پێی ئەڵێت سەتلەکەت بۆ دێنم لە بەردەم تا دای ئەنێم ئەڵێ ئەگەر بەوەش هەر تێرم نەخواردەوە ئەڵێ ئەمجا ئەدبەمە سەر حەوزەکە و 2 فیکەت بۆ ئەکەم ئەویش ئەڵێ ئەمە حەقی خۆیەتی. لەو سرە پیاوێک هەبوو شێخ عەلیەکەڕیان پێئەوت پیاوێکی لە خواترس و نوێژ و ڕۆژ و قایم بوو گوێشی زۆر گران بوو تا پیاو نەی قیڕاندایە گوێی لە هیچ نەئەبوو ئیتر ئیشی خوایە ژان و بایەکیش لە سکیە هەبوو دەستنوێژی زۆر بۆ ڕانە ئەژیرە بەڵام بەوە ڕاهاتبوو کە بای لێ ئەبووەوە خۆی پێی ئەزانی ئەمە بای لێ بووەتەوە هەڵ ئەستا دەستنوێژی ئەشۆردەوە ئەوەندە هەبوو ئەو هەر بایەکی لێ ببوایەتەوە لەبەر گوێگرانیەکەی بیللامانێ بە بای بێدەنگی ئەزانی لەگەڵ ئەوەدا لەبەر بەهێزی ژان و بایەکە ناشکری نەبێ قەت ئەو بایەی کە خۆی وای ئەزانی لێوە نەهاتبوو. ئەم شێخ حەمەعەلیە پیاوێکی هەبوو سۆفی ئەوڵای ناو بوو ئەم سۆفی ئەوڵایە ئەوەندە لە دیوەخانە گوێی لەو وردە بەزمە بوو کە شێخ بە شتێکی تری تێ ئەگەیشت ئیتر گەیشتە جەرگی و ڕۆژێک پێی وت یا شێخ ڕۆحەم وەفیدات بێ ئەوی تۆ بە تسی تێ ئەگەی تڕە با پێت بێژم. کابرایەکی کورد لە قزرابات حەمەشەریفی ناو بوو مەعموری تەل بوو 2 ژنی هەبوو یەکێکی تورکمان یەکێکی کوردمان تورکمان و کوردمان و زەڕە تورک و زەڕە کورد ئەم ژنانە لەگەڵ حەمەشەریفە حتا بڵێ خراپ بوون و بە هیچ جۆر قسەیان ناکرد سەرباری ئەوەش درێغیان لە جنێ و فەزیعەتیش هەر نەئەکرد. ڕۆژێک حەمەشەریف لە قرچەی تەمووزە ئەچێ بۆ تەلچاکردن 15 ڕۆژی پێ ئەچێ هیلاک و ماندوو مردوو ئەگەڕێتەوە ژنەکانی هیچ گوێی نادەنی بە تایبەتی ئەم جارە ژنەکانیش قسە ئەکەن بە یەک کە بە تەواوی گوێی نەدەنێ و بەڵکو ماڵەکەی پێبەجێ بێڵن. حەمەشەریف کە ئەزانێ ئەم ژنانە وای لەگەڵ ئەکەن ئەویش هیچ خۆی تێک نادا بە هەر جۆر بێت ئەو شەوە ڕۆژ ئەکاتەوە بەیانی زوو شەر بە شڕێک کە شەوێ لە تەنیشت خۆیەوە دای نابوو پڕی بوو لە ئاو هەڵ ئەستێ شەر بە ئاوەکە ئەکا بەسەر خۆیاو ئەڵێ نیەتمە لەش پیسی خۆم دەرئەکەم. ژنەکان چاویان لەم کارە ساتە ئەبێ هەر یەکەیان لە دڵی خۆیانە ئەکەوێتە قینەوە لەوی کەیان ئەو ئەڵێ ئەوە پیاوەکە لەگەڵ ئەوە ئیشی کردووە و ئەوی کەشیان ئەڵێ لەگەڵ ئەوی کەیانە لەسەر ئەمە ئەگیرێنە یەک و بەر ئەبنە جنێودان بە یەک و هەچ قسەیەکی ناشرین هەیە بە یەکی ئەڵێن ئەو بەو ئەڵێ تۆ دەستی منت کرد بە زاخە هەیوا وا لێکراو کەچی تۆ خۆت چویت لەگەڵی دروست بووی ئەویش هەروە ئەڵێ بەو لەسەر ئەمە ئەنیشنە ملی یەک و سەر و گوێلاکی یەک ئەکوتن.
حەمە شەریفیش لە دوورەوە سەیریان ئەکاو هیچ دەنگ ناکە. ئیتر لە دوای ئەم کارە ساتە هەر وەخت حەمە شەریف دەرئەکە و هەریەکە لە ژنەکانی بەجیا خزمەتیان ئەکرد و هەر کامەیان بە جۆرێکی تایبەتی ئەیەویست خۆی بباتە پێشەوە. دوو کابرا لەو سەرە گایەکیان دزی بوو دابوویانە پێش و بە بەرماڵە گۆرانێکا تێ ئەپەڕن. کابرای خاوەن ماڵ تێگەیشت کە ئەم زەلامانە ئەم گایەیان دزیوە، ئەویش کردی بە تێڵاوێکا و دەرپەڕی و کەوتە تەکیان بە تێڵاکەوە. ئەیدا لە گاکە و تێ ئەخوڕی و ئەیوت وەحا وەحا گای هەمووان. کابراکانیش لە ترسی ئاشکرابوون نەیان ئەوێرا دەنگ بکەن، هەر ئەیانوت ئەمە چییە ئێژی شمڵی شەڕی لێمان پەیدا بووگی کەی گای هەمومانە؟ ئەویش ئەیوت برا دەنگ مەکەن سەرمایەکەمان بەقەدەر یەکە. هەر لە گایەکەشی ئەخوڕی و ئەیوت وەحا گای هەمومان. کابرایەکی ئەو بناری خۆشناوە ژنێکی هێنابوو خوا وای بۆ هێنابوو کە هەرچەندە خەریک بوو نەبوو بەزاوە. لەم ڕووەوە زۆر پەرۆژ بوو. ڕۆژێک هەروە کز و داما و بەڕێگەدا ئەڕۆیشت کەوتبووە ناو دەریایەکی داماویەوە. پیاوێک هەبوو مستۆی ناو بوو، دۆستی کابرای بناری خۆشناو بوو. سەیری کرد وا کز و داماوە لێی پرسی بۆچی وا عاجزی؟ وتی برا لۆ عاجز نەبم، وا ژنێکم هێنایە هەر چەندە دەکەم لۆم نابێ بە ژن و نابم بەزاوە. مستۆیش ئەڵێ ئەی لە منت نەکەوێ لەکوێیە؟ ئەوە تۆ زوو بۆ چ دەنگت نەکرد؟ جا برا بە کەڵکی ڕۆژێکی وانەیە ئیتر بۆچی چاکە؟ ئادەی بڕۆ پیشانمدا ئەو واوا لێ هاتووە بزانم چۆن نایەڵێ و ما تۆی تووشی ئەم دەردی سەریە کردووە. ئادەی خێراکە با بڕۆین. کابرا زۆر بەمە دڵی خۆش بوو، وتی ئەی لە حەمری منت کەوێ ئەوەتە دەبا بچین. پێش مستۆ کەوت و چوون بۆ ماڵەوە. مستۆیش هەر ئەڵێ ئەوە ئەو واوا لێکراوە لەکوێ؟ کە چوونە ماڵەوە چوونە بەر ژوورەکە کە بووکی لێ. کابرا وتی هۆ وەتە. مستۆیش بە تووڕێی و بە گڤەگڤێکەوە لێی چووە پێشەوە و کابراش لە پشت دەرگاکەوە سەیرەکە کە هەر چووە پێشەوە دەرپێکەی داکەند و بیل لامانێ بووکی کرد بە ژن. لەو کاتەدا بووکێ بایەکی لێبەربووەوە. کابرای پشت دەرگا وتی ئەوە دەردت بێ، چما ئەویش منم ئا بزانە کووت دەتڕێنێ. هەرچەندە پێم دەگوتی لۆم ڕاوەستە هەر گارتت پێدەهات هەنووکە ئەو ئاو هات دەتڕێنێ دەبخۆ لۆ خۆت. بەزمی بەینی بووک و خەسوو بلوێریش ئەیگێڕێتەوە. بووک و خەسوو یەک دەردە دڵێک ئەکەن بەم جۆرە بەسەر و باڵا یەکە هەڵ ئەدەن. خەسوو بە باڵای بووکەکەیە ئەڵێ کورت و خڕ و تەڕزلە، فێرنەگوڵەی ناوزەلە، باریک و گێڕ و چاوزەقە، دەمتیکەڵێ و کەلەڕەقە، گژن دژووی مەیمون ڕەنگە، منگن چڵمن کڕکردەنگە، ئاشوشیوی پەڵوڵەیە، پیشە و کاری چەمۆڵەیە، ئەقڵی وردی کلاشە ئەکا، هیچ نەزانە و گاشە ئەکا، تاقە کوڕەکەم بێ هاوسەرە، مایەی دەستی دەردی سەرە. ئەمجا بووکێ ئەڵێ پیرەژنێکە ڕموزن لە ناو ماڵایە گوزن، ئەسووتێنێ وەک پنگر، دڕکی قسەی وەک کەنگر، پێوە ئەدا وەک دوو پشک، لە بنەبڕە وەکو مشک، زیت ئەبێتۆ وەک قومقومە، ئەسوڕێتۆ وەکو شەمشەمە، ئەشیتێنێ وەکو هار، ئەکیفێنێ وەکو مار، باسی خەسوو درێژە، بووکی هەژار تیا گێژە. ئەحمەد ئاغای کەرکووکی زادە خانوویەکی هەبوو لە بەغدا دابووی بە ژنێک بەکرێ. لە پاش ماوەیەک ژنە داوای لێ کردبوو بۆریەی ئاوەکەی بۆ چاک بکاتەوە. ئەویش بۆی چاک کردبووەوە و ویستبووی تێ بگەێنێ کە وەکو ئەو ئەیڵێ بۆی چاک کردوێتەوە. بەم جۆرە پێ ئەڵێ نوتناها وە کەیفە ما تورید و خەشەشناها. دوو کابرا بەلای ڕانەمەڕێکە ئەڕۆن، یەکێکیان ئەڵێ ئێستا من بە قەرانێک بەرانێک لەم شوانە ئەستێنم. کابرای هاوڕێ ئەڵێ چۆن؟ ئەڵێ چاوم لێکە. ئەچێ بەلای شوانەکەەوە و ئەڵێ کاکەی شوان، ئەوە قەرانێک و گێسکە لە ڕێکم بدەرێ. ئەویش ئەیدا تێ و لێی وەرئەگرێ. ئەڵێ کاکە شوان، قەرانەکە و گیسکەکە بۆ خۆت بەرخێکم بدەرێ.
ئەیداتێ و لێوەرئەگرێ. ئەمجا ئەڵێ کاکە شوان قەرانەکە و گێسکەکە و بەرخەکە بۆ خۆت و بزنێکم دەرێ. ئەیداتێ و لێوەرئەگرێ. ئەم جارە ئەڵێ کاکە شوان قەرانەکە و گیسکەکە و بەرخەکە و بزنەکە بۆ خۆت مەڕێکم بدەرێ. ئەیداتێ. پاشان ئەڵێ کاکە شوان ئەوە قەرانەکە و گیسکەکە و بەرخەکە و بزنەکە و مەڕەکەش بۆ خۆت بەرانێکم بدەرێ. ئەیداتێ و لێی وەرئەگرێ و دێتەوە. ئەحەی ناسر هەبوو یەکێ بوو لە گوێندە بەناوبانگەکانی سولەیمانی. ئەم ئەحەی ناسرە هەر لە زووەوە لە لای ئەحمەد بەگی مەحموو پاشا بوو. ڕۆژگارێکی زۆریان پێکەوە ڕابواردە بوو، بەڵام هەموو خەڵات و بەراتێکی لەلایەن ئەحمەد بەگەوە هەر ئافرین بوو هیچی تر. ئەحەی ناسریش ڕوت و قوت و پەرێشان لەمە بە تەواوی وەڕز بوو. ڕۆژێک ئەچێتە بازاڕی هەڵەبجەوە و ئەچێتە سەر دوکانی پارچە فرۆشێک، دەستەجلێکی زۆر نایابی پێ ئەپێچێتەوە و ئەیداتە بندەستی و برای خاوەن دوکان چاوەڕێی پارەکەیەکە. ئەمیش دەستەکا بە گیرفانیا و دەستی دەردێنێتەوە و درێژی ئەکا بۆ کابرای دوکاندار. کابراش دەستڕا ئەکێشێ 5 ئافرین ئەژمێرێتە دەستی. کابرا واقی وڕ ئەمێنێ ئەڵێ ئەمە چییە؟ ئەڵێ برا ئەوە چەند زەمانە لە لای ئەحمەد بەگم لە ئافرین زیاتر هیچم وەرنەگرتووە، بۆم دەرکەوتووە پارە لە لای ئەو ئافرینە، ئەوە منیش هێناومە خەرجی ئەەکەم، ئەگەر ئەزانی ناچێ بچۆ بۆ لای ئەحمەد بەگ. کابرایەک لە سولەیمانی گایەک ئەکڕێ بۆ قوربانی، کوڕێکی ئەبێ گاکە ئەدا بە کوڕەکەی بیباتەوە بۆ ماڵەوە. کوڕە گا ئەداتە پێش، سەیرەکە لەبەر گەڕی و لە ڕی ناڕوا بەڕێگەدا، ئەڵێ تەماشای عەقڵی باوکم کە ئەم گایە لەسەر ئەم ڕێگە پان و فراوانە ناچێ بەڕێگەدا، ئێستا لەسەر ئەو پردی سراتە باریک و تەنگە بەرەدا چۆن ئەڕوا بەڕێگەدا؟ ئەمە ئەڵێ و گاکە بەرەڵا ئەکا و خۆی ئەگەڕێتەوە. مەلا محەممەدی ئەوێ هەنگی هەبوو، پیاوێکی وەها بوو ئەوەی پێیان بوو تا دنیا و دنیاداری توخنی ناکەوت. تەنانەت 4-5 مناڵی وردەڵەی هەبوو، دائیما ڕوت و قوت و پەرێشان بوون. ئەمیش هەر بە دڵیان نەئەهات. خواردنی هەرە خۆشیان ئەگەر ببوایە لە پەساوەر بوو، ئەگەر نەش بوایە هیچ. سەید عەبدولحەکیمی خانەقی لێ ئەپرسێ مامۆستا ئارەزووی هەرە بەرزت لە دنیادا چییە؟ ئەویش ئەڵێ تۆزیە تووتن، سەبیلێک و کەمەکێ پوشوو. سەیدیش ئەڵێ ئەمە چۆن ئارەزوویەکە؟ پێی ئەڵێ کوڕی خۆم لەمە زیاتر بەش ناکە، مەبەستی ئەوە ئەبێ کە دڵ و مێشک بۆ کاروباری دنیا ناتوانێت لەوە زیاتر ئەرک هەڵبگرێ. لە بەغدا کابرایەکی تورکمان ئەچێتە لای وەستا بەشیری خۆمان داوای زەرفی لێەکە، ئەویش زەرفێکی ئەداتێ. کابرا ئەڵێ 10 بیوک، زەرفێکی تری ئەداتێ. دیسان کابرا ئەڵێ بابم 10 بیوک. وەستا بەشیریش ئەڵێ باوکم بیوکی چیت لێداناوم، تۆ زەرفت بۆ ئەوە ئەوێ کاغەزی تێخەی یان جۆی تێکەی. ئافرەتێک لەو بەرکیەوە بێوەژن کەوتبوو، کوڕێکی مناڵی هەبوو بللامانێ. کابرایەک بەژنەکە فێربوو بوو، مناڵەکە تازە فامی کردبووە و نەکردبووەوە. مناڵان لە ناو کۆڵانە پیان ئەوت کە حەمەدێ بە دایکت فێر بووە. ئەویش ئەهاتەوە لە دایکی ئەپرسی کە شتی وا هەیە. دایکیشی ئەیوت ڕۆڵە درۆیە، شتی وا ئەگەر هەش بێ بە تەمای خوا حەقت ئەسێنێ. کوڕەکە گەورە بوو، قسەی لە خەڵک و خوا هەر ئەبیست. ڕۆژێک ئەچن بۆ دارکردن، دایکی بەلایەکدا و حەمەدێ زەرتە بۆزیش بەلایەکدا. حەمەد ئەچێتە سەر تاشە بەردێک کە بنی 1000 بە 1000، دارێک لەوێ ئەبێ بە تەور ئەیبڕێتەوە. کوڕەش ئەڵێ هەلم لەمە چاکتر بۆ ڕێ ناکەوێ. ئەچێ لە پشتەوە پاڵی پێوە ئەنێ و هەپڕون بە هەپڕون ئەبێ و ئیتر ئەگەڕێتەوە. دەنگ بڵاو ئەبێتەوە کە حەمەدێ لە داران کەوتۆتە خوارەوە، ملیشکاوە و مردووە. ئەمجا دایکەکە بە کوڕەکەی ئەڵێ ئاڕۆڵە نەموت ئەگەر شتەکە واش بێ خوا حەقت ئەسێنێ؟ کوڕەکەش ئەڵێ ئەی قوڕ بەسەر عەقڵت، بەخوا ئەگەر بە تەمای خوا بوایە تا 20 ساڵی کەش هەر ئەیگایت. لەو بەرکێوە کوڕێک دایکێکی تەڕپیری بێوەژنی هەبوو، بە ئەمری شەرع دایکەکەی دابەشوو. دایکەش لە خۆشیە پێی بە عەرز نەئەکەوت
کابرای زاوا پارەی نارد بۆ ماڵی بووکێ کە جیازی بووکێنی بۆ بکڕن. ژنە وتی کوڕم من خۆم ئەچم بۆ شار بە دڵی خۆم جیازەکڕم. کوڕەش وتی باشە. پاش ئەوە کە بووکێ بەڕێکەوت بۆ شار، کوڕەکە وتی بەخوا دایە منیش دێم، خوێمان نەماوە بارە خوێیەکیش ئەکڕم ئەیهێنمەوە. دایکە وتی باشە کوڕم. پێکەوە بەڕێکەوتن و چوون بۆ شار، ئەو جیازی خۆی کڕی و ئەمیش بارە خوێی خۆی کڕی و نای لە گوێ درێژێک و گەڕانەوە. ڕووبارێک لەسەر ڕێگاکەیانە هەبوو، گوێ درێژەکە نەی ئەدا لە ئاوەکە. بووکێ شتومەکەکانی خۆی دا بە کۆڵیا و پێشکەوت بۆ ئەوە گوێ درێژەکە بە شوێن ئاوا بڕوە. بووکێ قیتەقیت لە پێشەوە ئەڕۆیشت، هەوا هەڵی گرتبوو بەڕێوە لە ناوەڕاستی ئاوەکە، کەرەکەمانی گرت و نەڕۆیشت. بووکێ ئاگای لێ نەبوو، لەو بەر ئاوەکە بانگی ئەکرد لە کوڕەکەی کوڕم تێی خوڕە با بێ، بەڵام کەرمانی گرتبوو نەڕۆیشت و لە ناوەڕاستی ئاوەکەدا خۆیدا بە زەویە و خوێەکە بە تەواوی تاویایەوە. ئەمجا لەو بەر ئاوەکەەوە بانگی ئەکرد کوڕم خێری تایە قەی ناکە، گوێ درێژەکە بێنە وەرەوە. کوڕەکەش وتی دایە خێری چی تایە مەگەر خێری هینەکەی تۆی تیابێ، ئەگینا کە خوێەکە ڕۆیشت ئیتر خێری چی تایە. مەلا ئەو ڕەحمانی شەرمەڵە هەبوو، پیاوێک لێ ئەپرسێ ئەرێ مامۆستا ڕاستە پیاو ئەتوانێ جن ببینێ؟ ئەویش ئەڵێ بەڵێ ڕاستە. پیاو بێنێ مێشکی مێشولە و هێلکەی مێرولە جوان جوان پێکەوە بکوتێ، بە کەڵچێوکی لولاقی فیل بیهێنێ بە چاویە، ئەو کاتە جن ئەبینێ. کابرایەکی کرمانج لەو بناری دزەییە سێبەگایی ئەکا. سێبەگایی ئەوەیە کە سێ لنگەگای هەیە بە نۆرە، هەر جارە تاکە و تاک ئەیان خاتە پاڵ یەک و جووتیان پێ ئەکا. ئەو گایە کە لە بەیانیەوە تا نیوەڕۆ جووتی پێکردووە، لە نیوەڕۆ بەدواوە ئەوە بەرەڵا ئەکا و تاکەکەی تر دێنێ کە تا ئەو وەختە حەسابووەوە ئەو ئەخاتە پاڵ ئەم لنگە. جا ئەم کابرایە لە باتی یەکێ لە گاکان کەرێکی هەبوو، سێبەگاییەکەی بە کەرەکە ئەکرد. لەو وەختەدا کە بەستە بووی و جووتی ئەکرد، ئەمین ئاغا هەبوو لەگەڵ چەند خزمەتکارێکیا بەوێدا تێ ئەپەڕن کە سیر ئەکا ئەم کابرایە بە لنگەگایەک و گوێ درێژێک جووت ئەکا، پێ ئەڵێ خاڵە بریا لنگەکەی تریشت گابایە. کابراش ئەڵێ ئاغام گایە هۆ لەوێ، پەنجە بۆ گا حەساوەکە درێژ ئەکا. خزمەتکارەکان ئەیانەوێت تووڕە ببن، ئەمین ئاغاش ئەڵێ دەستی لێ مەدەن، ئەگەینا ئەنگۆش دەگێ. کابرایەکی کەلهوڕ لەو مکریانە مەڕووماڵاتێکی زۆری هەبوو. لە زستانە هەچ تفاقێکی بۆ خستبوون پەیدا بوون بەو نیازە کە سەرەتای بەهار هاتووە و ئیتر ماڵات دەرئەچێ، کەچی لە ناکاو بە 20 شەو دوای نەورۆز بەفرێکی زۆر تێ ئەکا، ماڵە و ماڵ ناکرێ. کابرا سەر بەرز ئەکاتەوە بۆ ئاسمان و ئەڵێ بڵێم چی و چیت پێ بڵێم، ئەو ئیشانەی تۆ ئەیکەی، ئەگەر من بمکردنایە ئێستا حەو زەمان بوو ڕیشیان تاشی بووم، لە چەخە تویش کردبوومیان بەو دیوە. لە ساڵی غەزای عروسەکەی پێشەوا سالاری سابلاغ لە مکریان، حاجی مەلا عەبدوڵڵایەک هەبوو، مەلای گوندەکەی بوو. ئەچێتە بندەستیەوە پێ ئەڵێ ئەمە غەزایە و بۆ دینی ئیسلامە، هەرکە بچێت بۆ ئەو غەزایە ئەگەر بکوژرێت شەهیدە و 7 حۆری لە بەهەشتا ئەدەنێ، ئەگەر خۆ نەشکوژرێ ئەوە ئەبێ بە غازی و ماڵ و تاڵانێکی زۆریشی دەست ئەکەوێ. بەم قسانە سالار هەڵ ئەخڕێنێ بۆ غەزا، لەگەڵ چەند سوارێکە ئەیان نێرێ ئەچن. ئەو سەرگەرم ئەبێ و عروس زۆر خراپ دەوریان ئەدەن. جا سالار لەو ئابلۆقەدانەدا ئەیوت خوایە تۆ ئەم جارە شەهیدم مەکە تا دەستم ئەگاتەوە بەدەستی حاجی مەلا عەبدوڵڵاه، بزانم ئەگەر غەزا واشتێ سووک و ئاسانە خۆی بۆچی نەهات و وا بەم جۆرە ملی ئێمەی پێوە کرد. لەو وڵاتی سوێسنایەتیەدا کابرایەکی سوێسنی ئەبەن بۆ لای مەلا بۆ ئەوە ژنی لێمارەکە. مەلا هەندێشتی فێرەکە و پاشان ئەپرسێ ئەرێ کاکە برا مەزهەب چەندە؟ ئەڵێ قوربان 4. مەلا پێ ئەڵێ ئافەریم چی و چین؟ ئەڵێ قوربان مەڵکەڕی، بەراجی، باسکی کۆڵەسەی،
دۆڵی قازانێ. مەلا ئەڵێ بەڕاستی باشی ئەزانی و مەزهەب زانین هەر ئەبێ وابێ. ئەم چوار ناوە ناوی چوار شوێن و بەراون لە وڵاتە. گوڵا گوندێکە لە وڵاتی سوێسنایەتیە مزگەوتی لێ مزگەوتەکە مجەورێکی هەبوو باپیری ناوبوو. ئێوارەی زستانە و خەڵکی دێ لە مزگەوت کۆبوونەتەوە هەر یەکە داوای شتێکی لە باپیرە کرد. یەکی ئەیوت ئاوم بۆ بێنە، یەکی ئەیوت دار بخەرە ئاگردانەکەوە، یەکی ئەیوت کەوشەکانم هەڵگرە، یەکی ئەیوت بەڕەکە ڕاخە. بە کورتی هەر یەکە قسەیەکی ئەکرد. ئەویش هەستا و پەڕیە ناو میحرابەکەوە وتی: هەر سێ تەلاقی ئەو باپیرە کەوتبێ قسە نەکەن بە یەک، بە گوێی کەستان ناکەم. دێی سێگرتکان هەیە لە وڵاتی کۆیە، ئەمانە زۆرتر شێوەی قسەکردنەکەیان ئەچێتەوە سەر هەمەوەن. کابرایەکی خۆشناو بۆ ترێفرۆشتن ڕێ ئەکەوێتە ئەوێ سەیرەکە چەند پیاوێکی خەڵکی گوندەکە لە سەربانێک دانیشتون و قسەکەن. ئەمیش هەرچەندە گوێی بۆ قوت ئەکاتەوە بە هیچ جۆر لە قسەکانیان تێناگا. ڕوویان تێکاو ئەڵێ: ما ئەنگۆ بە شەویش لێکو دەگەن. ژن و مێردێک سێ کوڕی مناڵیان ئەبێ، یەکێکیان هەر زۆر مناڵ ئەبێ لە هیچ تێناگا. شەوێ خەبەری ئەبێتەوە سەیرەکە باوکی وا بەسەر دایکیەوە. لای وا ئەبێ کە ئەمە باوکی دایکی ئەخنچێنێ. دەست بە برا ناوەنجەکەیەوە ئەژەنێ و خەبەری ئەکاتەوە بە شڵەژانێکی مناڵیەوە پێ ئەڵێ: باوکم دایکم ئەخنچێنێ. ئەو برایەت تێ ئەگا چ باسە پێ ئەڵێ: بن و من ئەزانم چیەکەن. کوڕە مناڵەکە لەمە هیچ تێناگا. برا گەورەکەی خەبەر ئەکاتەوە و بەو ئەڵێ: ئەویش دیسان گەورەترە تێ ئەگا لە کارەسات. ئەویش پێ ئەڵێ: بن و خۆی ئەزانێ چی ئەکا. کوڕە مناڵەکە زیرەک و شەیتان ئەبێ، ئەمیش ئەمجا تێ ئەگا کە مەسەلە چیە ئەڵێ: بە من ئەزانم و بەخۆی ئەزانێ باوکمتان کرد بە کەڵەگای دایکم، کەواتە ئەمە زەماوەندە. هەڵ ئەستێ و دەسەکە بە هەڵپەڕین. براکانی تریش بەم ئیشەی ئەم دەست ئەکەن بە پێکەنین و ئەبێ بەهەرا. باوک و دایکی قوربەسەر ئیشیان لێ تێک ئەچێ و ئەمجا ئەوان خۆیان ئەکەن بە نووستوو. جارێک دوو کابرای زێباری لە وڵاتەدا لە چۆڵێکا تووشی جوولەکەیەکی چەرچی ئەبن ئەیگرن و تفەنگ لەسەر سنگیدا ئەنێن، پێ ئەڵێن: سەیە مسلمان بە. جووەش لە ترسی گیانی خۆی ئەڵێ: ئەزبەنی چ دبیژن، ئەس حازرمە، ئەس نزانم چ بیژم. کابراکانیش فکر ئەکەنەوە هەرچەند ئەکەن نازان چۆن مسلمانی کەن و بەچی مسلمان ئەبێ. لە ئاخرا پێ ئەڵێن: جووە هەرە لای مەلای زڕگوێزێ، ئەو دبێژێتە تا. ئەویش ئەڵێ: ئەزبەنی بەسەر چاوا، ئەز نوکە دەچم لەکن مەلای وی چ گوت، ئەس دبیژم. ئەوانیش ئەڵێن باشە و بەرەڵای ئەکەن. جووەش لە باتی ئەوە بچێتە لای مەلای زڕگوێزە، ئەچێتەوە بۆ ماڵی خۆی. مەلایەک لە گوندێکە ئێوارە لە مزگەوت دانیشتبوو، باسی بەهەشتی بۆ خەڵکەکە ئەگێڕایەوە و ئەیوت: بەهەشت پڕیەتی لە کانیاوی سافیڕون، لە هەموو لایەکیەوە گوڵ و گیا خەرمانیان داوە. ئەم گوڵ و گیایانە هەر چڵێکیان جۆرە بۆنێکیان هەیە. ئەگەر یەکێکیان بکەوێ، خێرایەکێکی تر لە شوێنەکەی ئەڕوێتەوە. ئەمانە قەت لە دوایی هاتن نایەن. کابرایە کە لە کۆڕەکەدا بوو بە تەواوی دڵی دابووە قسەکانی مەلا، هەر لە ناکاو هەڵی دایەوە و وتی: ئەی دایکم بە ساقەت بێ مەلا، بەخوا جێی بەرخ لەوە ڕاندنە. کابرایەکی خۆشناو چوو بووە مووسڵ، هیچ جارێکی تر مووسڵی نەدی بوو. گەڕایەوە بۆ وڵات، خزم و کەس و کار دەوریان دا و باسی مووسڵیان لێپرسی کە چۆنە و چۆن قسە ئەکەن. وتی: بە خودای بابم هەموو بە حەرەبی قسان دەکەن، تەنها نوێژەکەی ئەنەبێ بە کوردی دەیرێن، چ بڕان کوردی گوتن بەسەر زاریان نایە. ژنێک هەبوو لە وڵاتی سولەیمانی، باجی تەلیسی ناو بوو، بیللامانێ ناوی بە خراپ دەرچوو بوو. جا ئەچووە شوێنان و ئەیویست ئەو ناوە لە خۆی داشۆرێتەوە. ئەیوت: ئەیە ڕۆ، من هێشتا فێری قسە نەبووم، نازانم چۆن ناو و شۆرەتی وا ئەخەنە شوێنم. من تەنانەت ئەو خەڵکە ئەڵێن دار بەڕوولە، من هەر ئەڵێم دار بڕەلوولە. ئێستا من چۆن فەرمانی تر ئەزانم؟ دوو کابرای ئەو وڵاتی دزەیە هاوڕێی کۆن بوون و چەند ساڵێک لە یەک دوور کەوتبوونەوە.
ڕۆژێک لە ناکاو لە دووڕێیانێکا تووشی یەک ئەبن و دەست ئەکەنە ملی یەک و چاک و چۆنی لەگەڵ یەک ئەکەن ئەمجا ئەکەونە هەواڵ پرسی یەکێکیان بەوی کەیان ئەڵێ برا نوکە کویت و کونیت ئەویش ئەڵێ بەخوا برا زۆر چاکم و لە خودای بەزیاد بێ لە چ شتان ناتەواویم نینە ئەمجا ئەو لەو دەپرسێ و ئەڵێ ئەتوو کوی ئەتوو ئەویش ئەڵێ برا لە من مەپرسە من زۆر خراپم ئەڵێ لۆ ئەڵێ کوڕە ژنێکم هەیە ناوی زەمزەمە سەری بەتەمە و قونی بەخەمە من هەر لۆی دێنم هەر دەڵێ کەمە ئەچم دەگەڕێم لەم شارلۆ ئەو شار شتی لۆ دێنم بە کۆڵ و بەبار من دەڵێم هانێ ئەو دەڵێ کانێ مەحمووبەگی ڕەزابەگ ئەیوت ڕەزابەگ بە ڕەحمەت بێ کە ئەکەوتە ڕەمەزان بە ڕۆژوو ئەبوو بەڵام نوێژی نەئەکرد لیان پرسی میرم بۆ چ نوێژ ناکەی ئەویش ئەیوت نەوەک فێر ببم لە ڕاستی لە کەلار بە ڕەمەزانان ڕۆژوو بە نوێژەوە باوێکی زۆری هەیە نوێژ و ڕۆژوەکەی کەلار کابرای قاورمەفرۆشی سولەیمانی بیر ئەخستمەوە ئەوەش ئەوە بوو کە کابرایەک هەبوو لە سولەیمانی بەیانیان قاورمەی نۆکی ئەفرۆشت بە دەنگە زوڵاڵەکەی بانگی ئەکرد و ئەیوت قاورمەی نۆک بەنانی جوانەوە کەواتە لە کەلاریش نوێژ بە ڕۆژووی ڕەمەزانەوە قادربەگی جافرسان لە تەوێڵە سەردەمێک تۆزێ بێپارەی بەسەرا هاتبوو هەورامیەکانیش تەلاق زۆر ئەخۆن هێنابووی فەرمانێکی دەرکردبوو کە هەر کە تەلاق بخوا هەر تەلاقە لیرەیەک جەزایەتی قادربەگ دوو پیاوی هەبوو یەکێکیان کەیکاوسی ناو بوو یەکێکیان هۆمەری مەولوو ئەمانە بە شەو حەکایەتیان بۆ قادربەگ ئەکرد بۆ ئەوە خەوی لێ بکەوێ ئەمانەش زمانیان فێر بووە بە تەلاق خواردن و ناشزانن چی بکەن لە پاش دەرکردنی فەرمانەکە یەکەم شەو هۆمەر ملی کەیکاوس ئەگرێ ئەڵێ ئیمشەو نۆرە حەکایەتی تۆ بێ قادربەگ ڕاکشاوە و کەیکاوس حەکایەت ئەکا کوت و پڕ ئەڵێ 10 ملیۆن تەلاقی ئەم کەیکاوسە کەوتبێ قادربەگ ئەم حەکایەتە ڕاستە قادربەگ کوت و پڕ سەر بەرز ئەکاتەوە و ئەڵێ کەیکاوس ئانە چیش واتەن کەیکاوسیش ئەڵێ قادر سان 10 ملیۆن تەلاقی ئەم کەیکاوسە کەوتبێ 10 ملیۆن لیرە لەم وڵاتی هەورامانەدا نییە قادربەگ سەیرەکە بەم جۆرە بڕوا زۆری ئەوێ لەوانەیە فەرمانەکەی بشکێنرێ جارچی ئەخاتە ناو شاری تەوێڵە ئەڵێ لەو فەرمانەی دەرم کردووە کەیکاوس و هۆمەری مەولووی لێ دەرچێ و ئەوان بەر نەکەون بەم جۆرە کەیکاوس و هۆمەر لە دەست قادربەگ ڕزگار ئەکاو ئەمجا بەبێ ترس دەست ئەکەن بە تەلاق خواردن فەقێ شێتە هەبوو لەو بناری هەڵەبجە و شارە زورە بەوەوە گرتبووی کە بزانێ ئەوە هەر ئەڵێن هیچ چییە هەر چەندە ئەگەڕاو ئەیپرسی هیچی بۆ دەرنەکەوت هەر شتێک تۆ بیگری لە ئاستی خۆی شتێک بوو هیچ شتێک نەبوو کە شت نەبێ ڕۆژێک هەر لە هەڵەبجە بەلای کەلاوەیەکدا تێپەڕی هەروە لە خۆیەوە سەری کێشایە کەلاوەکەوە کە سەیرەکەوا کابرایەکی گژن نیشتووە بە بەرکەرێکەوە لێی پرسی ئەوە چیەکەی کابراوتی هیچ ئەمیش وتی ها ئەوە ئێستا ئەزانم کە هیچ یانی کەرگاین لەو خۆشناوەتیە کابرایەک وەختی خۆی میر ژنێکی بۆ هێنابوو کابرا ژنەکەی مردبوو لە سەری پاییزا چوو بۆەوە بۆ لای میر و پێی ئەڵێ میران دەبێ ئەم جارەش خەمیەکەم لۆ بخۆی مەبەستی ئەوە بوو ئەبێ ژنێکی ترم بۆ بێنی میریش پێی ئەڵێ خەمی چت لۆ بخۆم مەگەر گوویەکت لۆ بخۆم کابراش ئەڵێ بە خودای میرم ئەگەر ئێستاشم لۆ نەخۆی دەبێ بەهارێم هەر لۆ بخۆی لەو کوردەواریە هەندێ جاری وا ئەبێ دوو کەس ئەبێ بە شەڕیان یەکێکیان بەوی کەیان ئەڵێ دەکەم گوو بخۆ ئەوی کەش زیت ئەبێتەوە و ئەڵێ کورە ئەوە بە کێ ئەڵێ کەم گوو بخۆ خۆت کەم گوو بخۆ حەسەنبەگ بۆی گێڕامەوە کە شێخ محەممەدی شێخ حیسامەدین گێڕایەوە وتی شێخ عوسمانی برام لەگەڵ دایکم ئەچوون بۆ حەج و چوونە بەغدا دنیا هاوینە وتی بەیانیەک دایکم پێ ئەڵێ کوڕم عوسمان بچۆ ئۆتۆمبیلێک بگرە با بڕۆی
شێخ عوسمانیش ئەچێت و ئەڕواتە سەرجادە ئۆتۆمبیلێک دێت لە دواوە پەلاماری ئەداتێ بۆی ناگیرێ یەکێکی تر دێ دیسان ئێوێ بیگرێ هەر بۆی ناگیرێ بە کورتی تا ئێوارە پەلاماری ئۆتۆمبیل ئەدا هیچ بە هیچ ناکاو دایکیشی لەو لاوە هەر چاوەڕێیە کوڕ بێتەوە و ئۆتۆمبیل بێنێ و بڕۆن ئێوارە شێخ عوسمان ئەگەڕێتەوە بۆ لای دایکی عەرەقی سوور و شینی دەرداوە و ماندوو مردوو هیلاک دایکی پێ ئەڵێ کوڕم ئەوە ئیمڕۆ لەکوێ بووی خۆ تۆ چوویت ئۆتۆمبیل بگری و بیهێنی کوا ئۆتۆمبیلەکە شێخ عوسمانیش ئەڵێ دایە لێم گەڕێ ئیمڕۆ هەر مردم لە بەیانیەوە تا ئێستا هیچ ئۆتۆمبیلێک نەما کە پەلاماری نەدەمێ ئێستا و ئەوسا ئۆتۆمبیلێکم بۆ نەگیرە هیچیان لە وزەی منە نەبوون دەستم ئەدایە هەر ئۆتۆمبیلێک لە باتی ئەوە کە من ئەو بگرم کەچی ئەو منی ڕائەکێشە لەبەر ئەوە هیچم بۆ نەگیرە دیسان حەسەن بەگ گێڕایەوە وتی شێخ محەممەدی شێخ حیسامەدین وتی ئەم دەرمانی فلیتە تازە هاتبووە عێراقەوە پڕ و پاگەندەی زۆری بۆ ئەکرا بە تایبەتی لە بەغدادا هەرچەند هەنگاوێک ئەڕۆیشتی ئێعلانێک هەڵواسرا بوو لێ نووسرا بوو ئیمشی وتی ڕۆژێک شێخ عوسمانی برام لە بەغدا لە باب و شەرجیەوە ئەیەوێ بۆ شوێنێک بڕوا سەیرەکە لە قەت کۆڵەکەیەکەوە نووسراوە ئیمشی دنیاش گەرمای نیوەڕۆیە پێی لێ ئەکا بە پشتا و ئەڕوا زۆری پێ ناچێت تووشی کۆڵەکەیەکی تر ئەبێ دیسان نووسراوە ئیمشی ئەوەندەی تر هەنگاو تون ئەکاتەوە بەم جۆرە بینی پێوە ئەنێت تا ئەگاتە باب الموعظەم هەرچەند ئیمشی ئەبینێ ئەو خێراتر خۆی گورج ئەکاتەوە لە باب الموعظەم سەیرەکە دووسێ پیاوی لای خۆمان لەبەر کۆڵەکەیەکا وەستاون و قسە ئەکەن لەقەت کۆڵەکەکەش نووسراوە ئیمشی ئەویش لێیان تووڕە ئەبێ و ئەڵێ ئەوە چۆن لێرەدا وەستاون ئەی چاوتان لێ نییە نووسراوە ئیمشی یانی بڕۆ آخر نازانن ئەمە فەرمانی حکوومەتە چۆن نافەرمانی حکوومەت ئەکەن و لێرە ئەوەستن ئەوانیش زۆر سەریان سوڕ ئەمێنێ و لە ئاخرا تێئەگەن کە مەسەلە چییە و تێئەگەێنن کە بابە ئەمە مەبەست ئەوە نییە کە بڕۆ هیچ ئێعلانی حکوومەتیش نییە ئەمە پرۆپاگەندەیەکە بۆ فلیت کە عەرەبەکان پێ ئەڵێن ئیمشی کابرایەکی تەمەڵی تەوەزەل کە هیچی نەکردبوو حکمی خنکانیاندا درایە دەست کابرایە ورگزل کە بیبا لە دووری شارەوە لە داری بدە لە ڕێگەدا جەلادەکە بە تەمەڵەکەی وت آخر خوا بتگرێ بۆچی ئیشێکی وات کرد لە دارت بدەن و ماڵ و مناڵت بەرەڵای ئەو دەشتە بێ کابرای تەمبەڵیش وتی کوڕا بڕوە مردوت مریە من ئێستا پوخت و پاکیزە ئەچمە سەر دار و ڕاحەت ئەبم بۆ خۆت بگری کە ئەبێ 2 دانە سەعات ڕێگا بگەڕێیتەوە دواوە والیەک کابرایەکی ناچار کردبوو بەوە کە یا ئەبێ گوو بخوا یا ئەیخنکێنێ کابرا دیارە گووەکە ئەخوا ئەمجا هەرگووی ئەخوارد و ئەیوت خوایە نمەکی ئەم خانەدانەمان پێ حەڵاڵکەی لە ئاوایی مەستەکان کوێخا حەمەی نادر شەوێ هەڵ ئەستێ بچێ بۆ سەر ئاودەست کوت و پڕ سەیری کرد وا دزێک لە حەوشەدایە لێی کرد بە هەرا و دزە هەڵات حەمەی نادر کەوتە شوێنی لەو کاتەدا کە دزەکە خەریک بوو لەسەر دیواری حەوشەکە بچێ بەو دیوە حەمە بە شوێنیەوە بوو چمکی کەواکەی گرت و بانگی کرد لە سەپانەکەیان معرف ئەو گاڵوەکەم بۆ بێنە دزەکە گوێی لەمە بوو لەسەرەوە فیڕاندی بە سەر و ڕیشی حەمەی نادرە حەمە کە سەیری کرد ئیشگەنە بانگی کرد معرف گاڵۆکەکە دانیە و مەسینەکە بێنە عەزیز بەگ هەبوو لە سولەیمانی زۆری حەز لە گوڵ ئەکرد ئەچوو لەم لاو لەولا تۆی گوڵی پەیدا ئەکرد ئەیهێنا لە مزگەوتەکەی شێخ جەلال ئەیناشت بەڵام ناشنەکەی ئەوە بوو کە بەیانیان ئەیناشت و ئێواران هەڵی ئەکێشایەوە و لە ژوور سەری خۆیەوە دای ئەناو ئەنووست پێیان ئەوت عەزیز بەگ چۆن گوڵوا سەوز ئەبێ ئەویش ئەیوت سەوز نابێ بە کێرمەوە وڵات تێک چووە پیاو ئەبێ ماڵی لە ژوور سەری خۆیەوە بێ کابرایەکی لەو ناوجافا لەبەر ئەوە سکی بای کردبوو نەخۆش کەوتبوو حەکیمی کوردایەتی ئەو ناوەیان هێنایە سەری
حەکیمەکەش وتی ئەگەر تا سەعاتێکی تر بایەکی لێبێتەوە ڕزگار ئەبێ ئەگینا تازە لە دەست دەرچووە. خزم و کەس و کارەکانی هەموو لە دەوری کۆبوونەوە بۆی ئەگریان و دوعایان ئەکرد لەخوا کە شیفای بۆ بنێرێ. ئەوە سەعاتەکە بەسەر چوو هیچ نەبوو. ئەمجا کابرا ئیتر دانکەنی ژیان بوو دەستی کرد بە پارانەوە وتی خوایە ئێستا ئەوە بە هەناسە ساردی ئەمرم تۆ خۆش بەڵام بەلایەنی کەمەوە لەو دنیا گۆشەیەک لە بەهەشت و حۆریەکم بدەریە. یەکێ لە خزمەکانی کە گوێی لەمە بوو ئیتر پێی هەڵ نەگیرە چووە ژوور سەریەوە پێی وت هەیکەری کوێستان نەدیک ئێمە و خۆت کول بووین لە تەک خوادا تڕێکی پێڕەوا نەوینیت ئێستا لەو دنیا بەهەشت و حۆریت ئەداتێ دە بچۆ بیخۆ. جارێک ئەحەی کوڕنوو لە سولەیمانی ئەچێتە بەر دەرگای یەکێ لە ئاودەستەکانی مزگەوتی گەورە تا ئەم ئەیەوێ بچێتە ژوورەوە زەفتەیەکی تورک پێشی ئەکەوێ ئەچێتە ژوورەوە. ئەحەی کوڕنوو زۆر ڕائەوەستێ کابرا دەرناچێ. ئەها ئەحەیەکی بۆ ئەکا کابرا لە ژوورەوە یەکێکی پیا دێنێ ئەها ئەحەیەکی تر ئەکا کابرا دیسان یەکێکی زلتری پیا ئەکێشێ. ئەها تۆڕە ئەبێ و ئەڵێ هەی سەگی سەگباب تۆ کە تۆپ و تۆپخانەیەکی وات پێیە و زەخیرەی 6 مانگیشت هەڵگرتووە بۆچی ناچی یاخیبی لە دەوڵەتی تورک بە مانگیە مەجیدیەک سەربازی بۆ ئەکەی. ساڵێک لە هەوڵی زستانەوە بارانێکی زۆر باری و کە کەوتە بەهار بارانەکەی گرتەوە و تۆزێ شپرزەیی بۆ باران پەیدا بوو. پیاوێک هەبوو عەلیمامەیان پێ ئەوت خەڵکی ئەو وڵاتی خانەقیە و دەروێشی شێخ بوو کە سەیری کرد عالەم شپرزەن بۆ باران سەری بەرز کردەوە وتی ئەرێ خوا وە قوربان وم بۆچ خۆت نەت ئەزانی ئەیە بەشیگەرەکە هاتی لە هەوڵوە چی هەبوو نەو لەو خەزیەنەکەدا گشت وەم لا وەولادا پرژاند و ئەوە ئێستا وەدەست عالەمەکەوە داماگی هەرچەند ێژن وە قوربانت وەم چۆڕێ باران تۆ هەر جواویشان نادەی تۆ توخوا ئەمە کار بوو تۆ کردت. حەسەن بەگی عەلی بەگ بۆی یێڕامەوە وتی مناڵ بووم کوڕێکی قەڵخانی کە شامەی ناوبوو لە تیرەی تفەنگوەشێن هاتبووە لامان و پیاوی ئێمە بوو. ئەم کوڕە هەر بە مناڵی کەوتبووە لامان و لای ئێمە گەورە بوو قەڵخانی و بە تایبەتی تفەنگوەشێن خواردنی گۆشتی بەراز بەلایەنەوە وەکو خواردنی گۆشتی پۆڕ وایە بەلای ئێمەوە. وتی قەمەر سوڵتانی قەڵخانی ڕۆژێک بوو بە میوانمان و لە ژێر دەوارە دانیشت بووین خزمەتکار و شتە هاتو چۆیان ئەکرد کوت و پڕ قەمەر سوڵتان چاوی کەوت بە شامە و ناسیەوە پێیوت ها شامە ئەمە ئەوە لە ماڵی پاشایت. ئەویش وتی بەڵێ قوڕوان سەگەوانی ماڵی پاشام. وتی کەواسە کاورە بوویتە سونی. وتی ئەرێ وەڵڵاه قوڕوان بووم وە سونی و هەر 4 فەرزە ناچوێنم. قەمەر سوڵتان وتی کوڕە دەویت باوەک 4 نییە 5 وەو ئیمام ئیساقە هەر قەڵخانیت و پاک نەویتە سۆ. ئۆتۆمبیل تازە داهاتبوو دوو ئاغای ئەو سەرە گەلێ جار هاتوچۆی شاریان ئەکرد و لە شاری تر بوون. ئەمانە هەر یەکە خزمەتکارێکیان هەبوو هەموو دەم لەگەڵیان بوون. ئەمانیش بوون بە بەچکە شاری. ڕۆژێک هەردوو ئاغاکە پێکەوە دانیشت بوون دەردەدڵیان لە بێعەقڵی خزمەتکارەکانیانەوە بۆ یەک ئەکرد. ئەو ئەیوت هی من کەرترە ئەوی تریان ئەیوت نا هی من کەرترە. ئاخری هاتنە سەر ئەوە کە تاقییان بکەنەوە بزانن کامیان کەرترن. یەکێکیان بانگی نۆکەرەکەی خۆی کرد و پێیوت ڕۆڵە ئۆتۆمبیلەکەمان کۆن بووە ها ئەوە دەقەران بچوە هەر ئێستا ئۆتۆمبیلێکی فرازیرزەر بکڕە. نۆکەر وتی بەسەر چاو دەقەرانی وەرگرت و چوو بە شوێن ئۆتۆمبیلەوە کە ئەو چووە دەرەوە ئاغاکەی وتی چاوت لێبوو چەند کەرە ئاخر ناڵێ چۆن ئۆتۆمبیل بە دەقەران ئەدەن. ئەمجا هاتە سەر ئەو ئاغاکەی تر وتی نوەرەی منە. ئەویش نۆکەرەکەی خۆی بانگ کرد و پێیوت ئاڕۆڵە بچۆرە ماڵەوە بزانە من لەوێم. خزمەتکار وتی بەسەر چاو چووە دەرەوە. ئاغاش وتی چاوت لێبوو هی من چەندە بار هەڵدەگرێ. بەڕێکەوت خزمەتکارەکان لە ڕێگەدا تووشی یەک بوون ئەوانیش لە بین خۆیانە دەستیان کرد بە دەردەدڵکردن لە کەریەتی ئاغاکانی خۆیان.
ئەوی ئۆتۆمبیل وتی تەماشا کە ئەم ئاغای منە چەند کەرە ئاخر ناڵێ ئێمڕۆ شەمبەیە و شەریکەی شەلەمۆجوو دانانیشێ. ئەوی تریشیان وتی کورە ئاغای تۆ باشە ئاغای من زۆر کەرە ئەوە تانیە تەلەفونەکە لە بندەستیەوە تەلەفون ناکا بۆ ماڵەوە بزانیە خۆی لە ماڵەوەیە دێنیە هەڵکوت من ئەنیێریە بۆ ماڵەوە. هەروە باسی مناڵ و مناڵبوون ئەکرا فەتا هەبوو خەڵکی ئەو وڵاتی خانەقیە بوو وتی خەلیل ژنەکەی هەر دوێتە ئاهاورد تا بوین و هەشت کاورا لە گیان خۆی ئاجباتی هات بێوەژنەی تەلاقدا و دوێتەیەکی تری هاورد ئەم کەشە ماشەڵڵا ئەیە دوو دوێتە ئاهاورد بەگشتی کارخواست ئایم نەوت دەست لە کارخوا بە. شێخ حوسێنی قەرەداغی وتی جارێک کوڕێکی هاوڕێی پەنجەی بریندار بوو کەریم بەگ لێی پرسی بۆچی پەنجەت بریندار بووە؟ شێخ حوسێن قەپی لێگرتووە کوڕە وتی ناوەڵڵا ئەوە خەریکە چاک ئەبێتەوە. شێخ حوسێنیش لەو لاوە وتی بەڵێ خەریکە چاک ئەبێتەوە چونکە کەریم بەگ لێستوویەتیەوە. شێخ ڕەزای تاڵەبانی لەگەڵ ژنێکی هەمەوەنا سەر و سەودای شەعر پەیدا ئەکەن و لە پاشا سەر ئەکێشێتە لای قسەوتن بە یەک. ژنە لە ئاخرا شێخ ڕەزا ئەکاتە کون و هەر ئەیەوێ خۆی لێ بدزێتەوە بەڵام ژنە هەر وازی لێ نایەنێ ئیش وای لێدێ شێخ بۆڕ ئەخوا و ئیتر بە هیچ جۆر لە هیچ لایەک باسی ناکە ئەوەندە هەیە ژنەکە هەر لە کۆڵی نابێتەوە. پێی ئەڵێن یا شێخ ئەمە چییە لە بەینتانە وا بەم جۆرە درێژەی کێشاوە؟ شێخیش ئەڵێ وەڵڵاه بڵێم چی نازانم خەڵکی تووشی گونڕەشی خۆیان ئەبن کەچی من تووشی قوزڕەشی خۆم بووم. ژنەکە کە ئەمە ئەبیسێتەوە ئیتر وازی لێدێنێ. پیاوێ هەبوو لە سولەیمانی عەلی ئۆفیکیان پیاوت ساز و سەودایەکی تەواوی هەبوو لەگەڵ ئارەق خواردنەوەدا حتا بڵێیت نابوت و لاتیش بوو. هەرکە چەند پوڵێکی دەست ئەکەوت خێرایی برد ئەیدا بە عەرەق و ئەی خواردەوە. ڕۆژێک بە هەر جۆر بوو 8 پۆڵی دەست کەوتە بوو بردبووی بۆ لای ئارەق فرۆشەکە ئارەقی پێ بکڕێ. کابرای ئارەق فرۆش ئەڵێ جا ئەمە چی ئەکا و چ سەرخۆشیەک ئەدا؟ ئەویش ئەڵێ هەر چەندە ئەکا تۆ بم دەرێ سەرخۆشیەکەی لەسەر خۆم. لە دەوری قاجارەکانە لە ئێران هەر ساڵە لە کاتی محەڕەمە لە هەموو شارەکانی بێجگە لە ڕۆژئاوای حکوومەت بە جۆرێکی ڕەسمی ماتەمی حوسێنی ئەگرت بە تایبەتی هەر ساڵە لە شارێک زیاتر کۆششی لەگەڵ ئەکرا. ئەمەش بەو جۆرە وەلی ئەهد و گەلێ لە وەزیر و کار بەدەستە گەورەکانی حکوومەت ئەو ساڵە ئەچوونە ئەو شارە و ئەمانەش کە لە تارانەوە ئەچوون پیاوانی تایبەتی بۆ گێڕانی دەوری شەمەر و یەزید و زیاد و حوسێن و هەتا دوایی لە ڕۆژی دەی محەڕەمدا کە پیان ئەوت ڕۆژی قەتڵ لەگەڵ خۆیان ئەبردن. ساڵێک ئەم دەورەیە بەرکرماشان کەوت مزەفەرەدین شاو هەموو سەرانی حکوومەت لە تارانەوە بەڕێکەوتن بۆ کرماشان و پیاوانی دەوری قەتڵەکەیان لەگەڵ خۆیان هێنا. یەکێک لەم پیاوانە کابرایەک بوو کە لە ڕۆژی قەتڵا دەوری شمری ئەگێڕا. دیارە ئەمانە هەموو فێر بوو بوون و دەرزیان دائەدرا کە چۆن ئەو دەورانە بگێڕن. کابرای شمر کە گەیشتە نزیکی کرماشان نەخۆش کەوت هەرچەند دەرمانی ڕەوانی و شتیاندایە کەڵکی نەبوو ئاخری مرد. ئەمانەش ناکرا بەبێ شمر بڕۆن و تازە دەستیشیان ناگاتەوە بە تاران بۆ ئەوە یەکێکی تر لەو فێرکراوانە بێنن لەم ڕۆوە پەکیان کەوت و کەوتنە تەقەلادان. ڕۆژێک لە ڕێگەدا کابرایەکی شوانی کەڕک لەبەری سمێڵ بابڕی چوارشانەی کەڵەگەتی گەڕوسیان بەرچاو کەوت. بڕیاریاندا کە ئەمە لەگەڵ خۆیان بەرن و دەوری شمری لە ماتەمیەکەدا پێ بگێڕن. مزەفەرەدین شا ناردی هێنایان و کارە ساتەکەیان وت. کابراوتی من کابرایەکی شوانم چوزانم ئەم ئیشە بکەم و سرم چۆن لێی دەرچێ. ئەوانیش بە تەواوی دڵیان پیاچوو بوو وتیان تۆ هیچ کارت نەبێ جلو بەرگی تایبەتی شەمەرت لەبەر ئەکەین لە شوێنێکدا ئەنیشی پیاوێک لە پشت سەرتەوە ئەبێ ئەو دەرزت ئەدا ئەو چیوت تۆش ئەوە بڵێ. بەم جۆرە کابرایان ساز کرد و ڕۆیشتن. کە چوونە کرماشان و ڕۆژی قەتڵ هات وەلی ئەهد مزەفەرەدین شا وەزیرەکان و هەموو پیاو ماقوڵ و گەورە و بچووکێکی کرماشان لە سەرای حکوومەتیدا کۆبوونەوە و دانیشتن
کابرای گەڕووسی بەرگی شەمریان لەبەر کرد و لەسەر کورسیەکدایان ناو پیاوێکی لە پشتەوە دانیشت بۆ ئامۆژگاریکردنی. شوێنی کابرا وارێک خرابوو کە ڕاست ڕووی لە مزەفەرەدین شا بێ. پیاوێکی تریش کە دەوری حوسێنی ئەگێڕایەوە لە بەرامبەر ئەمەوە دانرابوو کە پشتی لە مزەفەرەدین شا بوو. دەور هاتە سەر حوسێن و دەستی کرد بە قسەکردن. ئەوەندەی قسە کرد کابرای شمری گەڕووسی دەستی کرد بە وەنەوزدان. لەگەڵ ئەوە شاح حوسێن لەگەڵ ئەم قسە ئەکا کابرای ئامۆژگاری کرد لە پشتەوە تێی سروان چورتت نەیە چورتت نەیە نۆرەی تووە. کابرای گەڕووسی شەمەر وا تێگەیشت کە ئەمە یەکێکە لەو قسانە کە ئەبێ بێڵێت. ڕووی کردە مزەفەرەدین شاو بە دەنگێکی نێروتی چورتت نەیە چورتت نەیە نۆرەی تووە. شاو دانیشتوان هەموو ڕاچەنین و سەریان سوڕما کە ئەمە چی بوو. کابرای ئامۆژگاری کرد سەیری کردووە حەیای ئەو ئابڕووی هەمویان چوو. دووبارە سوخورمەیەکی تری تێسرەواندەوە وتی جا کەش پدەر ڕیدی وە تازەیە کەرەواکەی. شەمەر وا تێگەیشت ئەمەش هەر لە باقی قسەکەیە. ڕووی کردەوە مزەفەرەدین شاو بە دەنگێکی نێرتر پێیوت جا کەش پدەر ڕێدی وە تازەیە کەرەواکەی. بەم جۆرە لە شاری کرماشانە قەتڵی ئەو ساڵە تەواو بوو. کابرایەکی شارە زووری ئەچێ بۆ سولەیمانی و ئەچێتە لای ئەحەی کوڕن و پێ ئەڵێ خاڵە حاجی ئێژن تۆ دەستی حەکیمیت هەیە بە قوربانە من دڵم فرەژانەکە بزانە خاسم ناکەیتەوە. ئەحەی کوڕنوویش نەختێ لەتکە ناوکی قەیسی بۆ ئەهاڕێتەوە و ئەیداتێ ئەڵێ بیکە بە کەمەفە و بیخۆ بزانم چەند دەست سکت کارەکە پێم بڵێ جا ئەو وەختە دەرمانی ترت ئەدەمێ. کابرا بەیانی دێتەوە ئەڵێ خاڵە حاجی دوو دەستی پڕ و نیوە دەست کار ئەکا. تۆمەس ئەمە کابرا ئەچێ بە بەرەلەپی لای خواروی خۆی ئەپێوێ دوو بەرەلەپ و نیو ئەبێ. لای وا ئەبێ کە ئەو پێیوتووە چەند دەست سکت کارەکە مەبەستی ئەوە بووە کە سکت چەند بەرەلەپ ئەبێ. کابرایەکی لەو ئالانە ماینێکی هەبوو بیستبووی لە دێ گرگاشێ ئەسپێکی چاک هەیە. ماینەکەی برد لە ئەسپەکەی چاک بکە. خاوەن ئەسپیش هەموو جار ئەسپەکەی بە 5 مەجیدی ئەپەڕان. کابرای خاوەن ماین 5 مەجیدیدایە و ماینەکەی کێشایە ژێر ئەسپەکە. بەڵام وا ڕێکەوت ئەسپ لە باتی ئەوە بیکە بە زێی ماینەکەدا سەری کرد کردی بە دوایە. کابرا بە ناهومێدی گەڕایەوە بۆ ماڵەوە. دراوسەیەکی هەبوو لێی پرسی خاڵە ئەوە دیار نەبووی 2 ڕۆژە لەکوێ بووی؟ ئەویش وتی هیچ 2 ڕۆژە چوو بووم بۆ ئەو دێیە 5 مەجیدی خۆم قەرزار بووم لەگەڵ قنگێکی ماینەکەمە هەردووکی ماندایەوە و هاتینەوە. ساڵێک قۆچخان گەڕانێکی ئەوروپا ئەکا و ڕێگای ئەکەوێتە پاریس. زۆری برسی ئەبێ کۆشکێکی زۆر نایابی بەرچاو ئەکەوێ کە لۆقەنتە ئەبێ ئەچێتە ئەوێ. شاگردی لۆقەنتە لیستەی خواردنی بۆ دێنێ هەرچەند سەیری لیستەکە ئەکا هەمووی بە فەڕەنسی نووسراوە. ئەمیش ئەو سەردەمە هیچی لێ نازانێ. ئەو سەر و سەکوتەی بەوە ئەبێ پێی شەرم ئەبێ کە بڵێ من نازانم بیخوێنمەوە پێشی شەرم ئەبێ هەر نازانێ شاگردەکە تێبگەێنێ کە نازانێ بیخوێنێتەوە. خۆ و بەخت بە فیزیەکەوە پەنجەیەک ئەخاتە سەر نووسراوێکی لیستەکە. شاگرد ئەچێت و لە پاش تۆزێک کاسەیە جڵقاو لە بەردەمی قۆچخانێک کە خواردنی شەو ڕۆژی مریشک و شیر و شەکر بووە ئێستا ئەوە تووشی بوو بە تووشی جڵقاوەوە دایئەنێ. بەناچاری ئەیخوا بەڵام هەموو پارویەک لەوانەیە جەرگ و هەناوی دەربێنێ. زۆری پێناچێ کچ و کوڕێکی شیکی پاریسی دێن لە بەرامبەریەوە لەسەر مێزێکدا ئەنیشن لیستەیان ئەخرێتە بەردەست لە پاش تۆزێک مێزەکەیان بە گۆشتی مریشکی سوورەوە کرا و هێلکە لە ناو ڕۆن کرا و شەرابی پاریسی بۆ ئەڕازێنرێتەوە. قۆچخان بە پڕ نیگا و بە دڵی پڕ لە دوورەوە سەیری ئەو ناز و نعمەتە ئەکا. مسیە و مسز بە هەموو لەزەتێکەوە نان تەواو ئەکەن و ئەمجا ئەڵێن شاگرد شاگرد
ڕەبتە وەکو خۆت ئەیزانی ڕەبتە لە فەڕەنسیدا یعنی دووبارەی کەوە. شاگرد چوو لە پاش تۆزێک دەستەیەکی تر لە خواردنەکانی ئەوەڵی هێنایەوە. قۆچخان ئەمەی زۆر پێخۆش بوو، وتی ئەوە زانیم کە ناوی ئەو خواردنە خۆشە ئەوان خواردیان ڕەبتەیە. ئەمجا بەدەست شاگردەکەی بانگ کرد و پێیوت ڕەبتە. شاگرد ڕۆیشت لە پاش تۆزێک کاسەیەکی تر جڵقاوی هێنا لە بەردەمیا داینا. قۆچخان یەکەم زۆری برسی بوو، دووەم ئاوی جڵقاو تەبیعەتی تێکدا بوو، سێیەم کە ئەمەشی چاوپێکەوت ئیتر هیچ شعوری لا نەما. تووڕە بوو هەستا شاگردەکەی دایە بەرزل لەو دەستی گرت بردیە سەر مێزی کچووکڕەکە و بە جنێودان بە کوردی پێیوت باوە حیزەی قندەرەی تێنەگەیشتووە، ئالەمانە ڕەبتە ئالەمانە. و بە دەستی بۆ خواردەمەنی سەرمێزەکە درێژ دەکرد. لە دێی زێویە مەلایەک هەبوو، ڕۆژێک نوێژی نیوەڕۆ بوو، دەستنوێژی شت بوو، خۆی ئامادە کرده بوو بۆ پێشنوێژی کردن و لە ناو میحرابەکە وەستا بوو بە کابرای بانگنوێژی وت بانگ بڵێ. بانگ نوێژ بانگی دا و کەس هەر دیار نەبوو. مەلا وتی جارێکی کەش بانگەکە بڵێرەوە. بانگ نوێژ جارێکی کە بانگی دایەوە، هەر کەس دیار نەبوو. مەلا لە میحرابەکە ڕاوەستا بوو، سەیری کرد کەس دیار نییە، هاتە سەر ئەوە خۆی بە تەنها نوێژەکەی خۆی بکە. نێتی هێنا و دەستی بەرز کردبووە بۆ وتنی ئەڵڵاه ئەکبەر و تەحریم. لەو کاتەدا بانگ نوێژەکە هاتووتی دوو جار بانگم دا هەر کەس دیار نییە. مەلا کە دەستی بەرز کردبووەوە و نێتی هێنا بوو هەرما بووە سەر ئەڵڵاه ئەکبەر، وتی بەکێرمەوە ئەڵڵاه ئەکبەر. کابرایەکی هەژار هەبوو لە دێگەڵاڵە لەو ئالان و سیوەیلا، سۆفی هەسەنی ناوبوو، پیاوێکی زۆر بە دینی لە خواترز بوو. لەو زستانە ساردەدا هەموو ڕۆژێ پێش مەلا بانگدان ئەچوو دەستنوێژی ئەشوەرد و ئەچووە ژووری مزگەوتەکە لەخوا ئەپاڕایەوە و ئەیوت ئاخر خوا مەگەر هەر مەحموو پاشای جاف و حەماغای کۆیە و حەمەقەدوەی مووسڵ بەندەی تۆن وا ئەوەندە ماڵ و مڵکت پێداون، ئایا ئەمانە لە ئێمە پیاوتر و زرنگترن؟ ئەی ئێمە بەندەی تۆنین وانانی شەومان نادەیتێ؟ آخر ئەبێ بزانم ئەوانت لە چی دروست کردوون و ئێمە لە چی؟ نەعوذ بالله، ئەگەر خوای نازانی وەرە خوارەوە تا من بنیشمە شوێنەکەت و پێت بسەلمێنم کە چۆن موو لە ماس جیاکەمەوە. آخر چەند پوڵێکیش بە ئێمە بدە تا کاسپیەکی پێوە بکەین. ئەم کابرایە هەموو شەوێ ئەمە ئیشی بوو. بەم هاتوو چۆکردنەوەی و بەم پاڕانەوە و دەنگەدەنگەی حیشی بە فەقیەکان تاڵ کرده بوو، چونکە ژووری فەقیەکان لەسەر ڕێبازی ژووری مزگەوتەکە و هەر بەتەنیشت مزگەوتەکەوە بوو، هەر چەندیان ئەکرد بۆیان چار نەئەکرا. فەقەیەکی ئەو مکریانە هەبوو، لەوێدا وتی ئێستا من بۆیان چار ئەەکەم. شەوێک لە پێش ئەوەدا سۆفی حەسەن بێت فەقیەکە چووە سەربانی مزگەوتەکە و دوو سێ فەقەی تری لەگەڵ خۆی برد و لەسەر کڵاو ڕۆژنەکەەوە ڕاوەستان. سۆفی حەسەن هات و وەکو شەوان دەستی کرد بە پاڕانەوە. فەقێکە لەسەر کڵاو ڕۆژنەکەەوە بە دەنگێکی باریکی نەجیمانە وتی ئەی بەندەی ئێمە، تۆ چی داوا کردووە لە ئێمە و نەمان داوی تێ؟ سۆفی حەسەن کە گوێی لەمە بوو لەم ناکاوەدا ئەملاو ئەولایەکی خۆی کرد، سەیری کرد کەس دیار نییە. سامێکی لێ نیشت و بێدەنگ بوو، دەنگەکە دووبارە قسەکەی وتەوە. سۆفی حەسەن تۆزێ سامەکەی شکاوتی بینایی چاوان، ئێستا تێگەیشتم کە خوایەکی گەورەیت و چاوت لە هەموو کەسێکە، ئێستا هیچم ناوێ هەر ئەمەوێ بمگەێنیتە حوزوری خۆت. وەکو لە پاشا خۆی گێڕایەوە ئەیویست کە چووە حوزور ڕیشی بگرێت و تۆڵەی هەژاری خۆی لێ بکاتەوە. فەقێکە سەری گوریسێکی لە کڵاو ڕۆژنەکەەوە بۆ خستە خوارەوە وتی ئەی بەندەی ئێمە، سەری ئەم گوریسە ببەستە بەناو قەتەوە تا هەڵیان کێشین بۆ لای خۆمان و بۆ عەرش، ئەو وەختە لە هەموو نیازێک بێنیازت ئەکەین. سۆفی حەسەن وتی ئەی بە قوربانت بم وا کەس ناهومێد ناکەی. پاشان سەری گوریسەکەی بەست بەناو قەدی خۆیەوە. فەقێ لە سەربانەوە وتی تند بەستت بە خۆتەوە،
سۆفی هەسەن وتی بەستم بینایی چاوان ئیشی خۆت بکە. فەقێ بە یارمەتی فەقێکانی تر گوریسیان هەڵکێشا کە 4-5 گەزێک بەرزیان کردەوە، گوریسەکەیان بەرەڵا کرد و سۆفی هەسەن ترپ کەوتە سەرزەوی و لە حەیبەتانە تڕێکی زلی کەند. فەقێ وتی ئەی بەندەی بێئەدەب، ئەوە لە حوزوری ئێمەدا تڕ ئەکەنی؟ سۆفی هەسەن کە بەژان و پێچەوە ئەتلایەوە بە ناڵە و نووزەیەکەوە وتی بینایی چاوان جیکە جیک مەکە، ئەگەر تۆ لە شوێنی من بوویتایە گوت ئەکرد بە خۆتا. ئیتر ببڕای جارێکی کە سۆفی هەسەن لەو وەختانەدا نەچووەوە بە مزگەوتا و فەقێیەکانیش ڕزگاریان بوو لە دەستی. کابرایەکی مارنجی کچێکی دابوو بە کابرایەکی موژی، شەوێ کە کابرا ئەچێتە پەردە سەیرەکە بووکیە کچ نییە و ژنە. ئەچێتە لای باوکی کچەوە دەردەدڵ ئەکا ئەڵێ قوربان کچەکەت ژن بوو. باوکی کچ ئەڵێ جا ئەتەوێ پیاو بێ؟ زاوا ئەڵێ مەبەستم ئەوەیە کە کون کرابوو. خەزوور ئەڵێ ئەتەوێ بێکون بێ؟ زاوا ئەڵێ ئەمەوێ عەرزت بکەم کە کوزی داوە. خەزوور ئەڵێ یعنی ئەتەوێ قنگ بدا؟ زاوا ئەڵێ مەبەستم ئەوەیە کە بە بێگانەی داوە. خەزوور ئەڵێ ئەی ئەتەوێ بە باوکی بدا؟ زاوا ئەڵێ قوربان مەبەست ئەوەیە کە ئەم کچەت قەحبەیە. خەزوورەکە ئەڵێ هەی بێ عەقڵ، کەواتە تۆ بە تەما بوویت کە قنگ دەربێ؟ لەو سەرە مەلایەک بە مناڵانی ئەخوێند، یەکێ لە قوتابیەکانی دایکێکی جوانی هەبوو بێوەژن بوو. مەلاکە چوو بوو بۆ خوازبێنی ئافرەتەکە شووی پێ نەکرد بوو. لە سبەینی ئەو ڕۆژەدا مەلاکە دارکاریەکی باشی کوڕەکەی کرد و پێیوت هەتی و بۆچی چوویت بە دایکتت وتووە کە مامۆستام کێری زلە؟ کوڕەکە چووەوە بۆ لای دایکی و شکاتی کرد و ئەم قسەیەی بۆ گێڕایەوە. دایکەکە ئەم قسەیەی بیست، ئیتر ساز بوو بۆ ئەوە کەشوو بە مەلا بکە. ژنێکی سکپڕ زۆر لەخوا ئەپارایەوە کە ئەم سکەی کوڕ بێ، کەچی بەڕێکەوت کچی بوو. وتی خوایە چی ئەبوو ئەگەر شتێکت لە لای پێ ئەم مناڵەوە دابنایە؟ ژنێکی تر لەوێ بوو وتی هیچ خەمت نەبێ لە پاش 15-16 ساڵی تر ئەوەندە شت لە لای پێیەوە ئەبینی کە ناتوانی بیژمێری. مەلا ئەو ڕەحمانی سەقزی هەبوو گێڕایەوە وتی ئەوە لە کربچنە لە ژووری فەقێکانە دانیشتوین چاعەخۆینەوە ئەوەندەمانزانی سوارێک لە دوورەوە بە پڕتاو هات. هەرکە گەیشتە بەر حوجرەکە دابەزی و ڕووی کردە حوجرە و وتی مەلاینە وە قوروانتان وم، ئەوە پیاوێک لە خێڵەکەمان نەخۆش کەوتگە لە ماڵی خۆیایەسی، هەر ئێسا یەکێکتان یاسینێکی بخوێنن با بەبێ یاسین و تەڵقین نەوێوە ژێر خاکەوە. فەقێکانیش بە منیان ود مەلا ئەو ڕەحمان خێرت ئەگا لەگەڵی بچۆ یاسینێکی بخوێنە. وتی منیش هەستام و کابرا خستمیە پاشکۆی خۆی و ئاوزەنگی تەقان و ڕۆ و هۆبە بەرەو دوا بووەوە. گەیشتینە خێڵەکە و ڕوومان کردە دەوارێک، سەیرم کرد چەند زەلامێک دانیشتون هەموو چاءەخۆنەوە، هیچ نەخۆش و شتە دیار نییە. هیچ بۆنی ئەوەش نایە کە نەخۆش لە ژێر ئەم ڕەشماڵەدا هەبێ. پرسییم کوا نەخۆشەکە؟ سەیرم کرد یەکێک لە ناو خەڵکەکەدا ئیسیکانێ چای بەدەستەوەیە دانیشتووە ئەیخواتەوە و زۆریش بەدەم و پلە. وتی برا مەلا منم نەخۆش، ئاسەور کە با چایەکەم بخۆمەوە ئەو جا بۆت پاڵەکەوم یاسینەکەم بخوێنە. وتی زۆر سرم سوڕما لەمە چونکە کابرا هیچ لە نەخۆش ناچوو. ئەوەندەم زانی چایەکەی خواردەوە، تەقەیەکی لە پیاڵەکە هێنا وەکو ئاسک ڕاست بووەوە و چوو لەو لاوەڕاکشا وتی دەی مەلا بێ یاسینەکەت بخوێنەوە سەرمۆ، یا ئەمەسە ئەمرم و ئەتڕێم وە گونتا، یا ئەمەسا زڵیا و پڵاوێکی تر ئەکەین لەم دەشتی گەرمیانەدا پێش ئەوە بچین بۆ کوێستان. مەلا معرفێکی تایشەیی هەبوو گێڕایەوە وتی ساڵێک لەگەڵ شێخ مستەفای 5 ئەنگوسا چوین بۆ ئەو گەرمیانە بۆ دەروێشگرتن. کاتی ئێوارە بوو.
ڕوومان کردە خێڵێکی باشکی کە تیرەیەکە لە جاف، ڕوومان کردە دەوارێک و هاتن بە پیرمانەوە گێسکێکیان کوشتەوە و منجەڵ و حەوجۆش خرایە سەر ئاگر. پاش بەینێک ژنی خاوەن ماڵەکە جامێکی هەڵگرت و چوو بۆ مانگادۆشین لەو لای دەوارەکەەوە و لێ نەئەبووەوە. مێردەکەشی ساتێ نەساتێ بانگیە کرد: کچەکە خێراکە شێخ و دەروێشەکان برسیانە. ژنەش هەر لێ نەبووەوە، ئەمیش هەر ئەیوت: کەنی ئازاکە، کچەکە ئازاکە. لە ئاخرا ئەوەندە هاواری کرد و هیچ کەڵکی نەبوو بانگی کرد: کچەکە خێراکە وە کەلام خواه دەوی باوک، بێم بۆت بە مێکوت ئەوەندەت ئەکوتم بە کەرە ڕەش بێژی شێخ موستەفا هاوار فریام بکەوە. ئەگەر لە ژێر ئەم مانگادا نەبی لە ژێر شێخ قادری شێخ کەریمی کەس نەزانابی ئەتکەم وە داس. خۆشێخ وەکو گەماڵە بازگ ئەوەندە کلکی باداوە دەور چاو چێشتا لە برسانە ئەوە تۆپی دەبێوە ڕێوە دەویت باوک. هەر ئەم مەلا مارفە ئەگێڕێتەوە وتی: جارێک لەو گەرمیانە لە دێیەک مەلای ڕەمەزان و لە ماڵی حاجی محەممەدا بوو. ئەم حاجی محەممەدە جووتیارێکی هەبوو، ئەسپێک و ئێسترێکی دابوو لە یەک جووتی پێ ئەکردن. کابرای جووتیاریش ناوی مەحموو بوو. ڕۆژێک جووتەکەی لە نزیک دێکەوە بوو لای ئێوارە و ڕەمەزان بوو، هەروە وردە وردە لەبەر بێتاقەتی دەرچوون بۆ لای مەحموو. مەحموو لەو لاوە جووتی بەرەڵا کرد، ئەسپ و ئێستری دایە پێشخۆی و بەرەو ماڵ گەڕایەوە. سەیرم کرد ئەسپەکە هەموو لەشی بووە بەزام. منیش گەڕامەوە تا گەیشتینە ماڵەوە وتم: مەحموو ئیمڕۆ زوو جووتت بەردا. وتی: مەلاهواز بێرە دار و گوت لێوارێ وە دەست ئەسپەڕەش و حاجی محەممەدەوە گیرم خواردگە. والله ئیمامی ڕەبانی و شێخ غەفوری سوڵتێنە لە ژێر ئەم نێرەون جووت ئەکەن. ئەسپەڕەش وێ ئەمڕۆ جووتی نەکردگە و نایکە. خوا تێڵات لێ نەوارێ ناوی خوای تیا نەوێ، من لەکوێ و ئەسپەڕەش و حاجی محەممەد لەکوێ. ئێل لەو سرە بوو لە دێ میشیا و کابرایکی ڕۆغزایی لەوێ مابووەوە و جێگیر بوو. دەستی دابوو بە فەلاییەوە لەبەر ئاوایەکەدا جێگای جووتی گای کردبوو بە گەنم. گەنم بوو بە قەرسیل کەروێشکەیە کرد. گاو گۆتاڵ و کەرگەلی ئاوایی پێی فێر بوو بوون. کابرا چاری نەئەکرد، هەر چەندە دەری ئەکردن هەر ئەهاتنەوە بە خاوەنەکانیانی ئەوت کەس گوێی نەئەدایە. ڕۆژێک سلێمانی حەمەجان ئەچێ بۆ میشیا و بۆ سەرکاری و چاوپێکەوتنی جووت و بەراوی ئەو ساڵەی. سلێمان خانیش زەبروزەنگێکی هەبوو لەو ناوەدا، دیوەخانی بۆ ئەڕازێنرێتەوە و هەموو ئەهلی ئاوایی دەوری ئەدەن. لەو کاتەدا کابرا ئەکا بە دیوەخانە و دەست ئەکا بە شکاتکردن لە ئەهلی ئاوایی کە هەموو گاوگۆلیکیان ئەکەنە ناو دەغڵەکەی ئەمەوە. بۆ زەبروزەنگی سلێمان خان ئەمە قسەیەکی زل ئەبێ. ناوچاو ئەدا بەیەکاو ئەوێت تووڕە ببێت لە ئەهلی ئاواییەکە، کوێخا هەست بەمە ئەکاو ئەڵێ: سڵێمان خان ئەم کابرایە درۆ ئەکا، کەس گاو گۆلکی نەکردووەتە دەغڵیەوە، خۆی پیاوێکی خراپە ئەوێ بەم بیانوەوە لە ئاخرا مڵکانەکە بخوا. کابرا تووڕە بوو هەڵیدایە وتی: هەی کاورا گۆرانەی بێفەڕە، ئەوە تۆ یەژی چی؟ دەسا سڵێمان خان وە قەورەکەی مەدحەت هەر کەرێک لەم ئاواییەدا هەیە وەها خۆی هەڵ ئەشەنگێنێ ئەچێتە ناو پەڵ ئەو گەنمەوە، ئێژی سلێمان خانە و ئەچێتە ژێر دەوارەکەی حەمەجانەوە. خۆ بارگیرەکانیان هەر قسەیان وەتەکا ناکرێ، ئێستاش کابرای کوێخا ئێژێ درۆەکە، دەسا درۆزن بووی وەژێر کوچک و قسنەکەی شێخی مەولاناوە، ڕۆحم وە قوربانی وێ. ئیتر سلێمان خان هیچی پێ نەوترا. پیاوێک هەبوو لە ئێلی ڕژدەیی لەو جافا حەمەی خاتوونی ناوبوو، ڕێ ئەکەوێتە تەنگی سەری قەرەداغ و ئەچێتە مزگەوتەکە. مەلای یوسفی تەنگی سەری سەیری تەفسیری خازنی ئەکرد و کتێبەکەی لە بەردەمیا پان کردبووەوە. حەمەش پێی ئەڵێ: مەلا ئەوە چیەکەی؟ ئەویش ئەڵێ: سەیری تەفسیر و معنای قورئان دەکەم. ئەویش وتی: ئێبم وە قوروانتان ئەو عالەمە گشتی گیری خواردگەوە دەست ئیش و کاری دوای مێگەلەوە و
تۆش هەر گێڕەگێڕەکەی وەسەر قورعان و شەرحەوە ئێژی منی شتێکم و وەمە بۆ خۆتت بردگەسە سەر دەبێژم چیوە دەست دنیاوە های بەردی تۆی لێ نەوارێ. تاقی کراوەکانی کوردی. کورد تووشی زەردووی ئەبێ بەم جۆرە دەرمانی ئەکەن. ئەم زەردوویە لە دیوی ناوەوەیە و لە دەری شەوەیە. بەشی دیوی ناوەوەی بەم جۆرە دەرمان ئەکرێ. ئەهێنن دەمسخاڵ تووتن ئەکەن بە سێ بەشەوە هەر بەشێکی ئەکەنە پریاسکەیەکەوە ئەیبەستن. ئەمجا کوپێ شیری مانگا دێنن و یەکێ لە پریاسکەکەی تێ ئەخەن و شەو لەبەر ساماڵ دای ئەنێن تا بەیانی دێنێ پریاسکەکە جوان جوان ئەگوشێتە ناو شیرەکە تا بە تەواوی تووتنەکە تامی ئەداتەوە ناو شیرەکە و پریاسکەکە فڕێ ئەدا و کوپە شیرەکەی ئەخواتەوە. بەم جۆرە لە دەردی ناوەوەی زەردوویەکە ڕزگاری ئەبێ. ئەڵێن شیری ئەسپەناغ لەگەڵ شەکر تێکەڵاو بکرێ و بخورێ بۆ لاچوونی زەردووی بەکەڵکە. ئەڵێن یەکێ گەنەکەوەڵە بیگەزێ شووتیەکی سووری گەیشت و بێنن بیکەن بە دوو کەرتەوە لە پاش ئەوە کە هەڵ کۆڵران ئاوەکەی بگرن و بیکەنە ناو یەکێ لە کەرتەکانەوە ئەمجا بێنن ئەوەندەی شیری خوشیلک تێکەن کە ڕەنگی ئاوی شووتیەکە بگۆڕێ و بیکە بە دوو ڕەنگ پاشان بیخواتەوە چاک ئەبێتەوە. ئەڵێن یەکێ گرفتی گرتبێ شیری خوشیلک لەگەڵ ئاردی جۆ بکرێ بە هەویر پاشان بیکەن بە حەب دووسێ حەبی لێ بخوا چاک ئەبێتەوە. ئەڵێن یەکێ تازە سەرەتای گۆجی ئیفلیجی شەلەلی بێنێ بڕکی قانگ واتە بڕکە تەڕەکەی ئەوەی کە تۆوی قانگ ئەگرێ جوان جوان بیکوڵێنێ هەتا خەست ئەبێتەوە. ئەمجا هەڵی سوێ لەو جێگەیە کە نەخۆشیەکەی توش بووە چاک ئەبێتەوە. ئەگەر جارێک بەشی نەکرد چەند جارێک بیکە چاک ئەبێتەوە. ئەڵێن برنج کە ئەیکوڵێنن بۆ پڵاو ئەو ئاوەی کە دای ئەهێڵن مناڵێ کە کۆکەی هەبێ ئەو ئاوەی بدەنێ کۆکەکەی نەرم ئەبێ و چاک ئەبێتەوە. ئەڵێن یەکێک کە تووشی کۆکە ڕەشە بوو قەلەباچکەیەک بێنن لە پاش ئەوە کە کوژرا بە پەڕ و گۆشت و ئێسقانەوە بیکوتن جوان جوان پاش ئەوە بیکوڵێنن تا تەواو وەکو مەعجونی لێدێ تۆزێ ئاوی لێ پەیدا ئەبێ ئەو ئاوەی ئەبێ بدەن بە کۆکە ڕەشەدارەکە چاک ئەبێتەوە. ئەڵێن یەکێ قرژاڵ گازی لێ بگرێت تا کەر لە بەغدا نەزەڕێنێ بەرەڵای ناکە. ئەڵێن هەرکە زۆر تەزبێحی یوسر هەڵبگرێ وەجاغی کوێر دەبێ. ئەڵێن هار چاوی بە ئاو بکەوێ هارتر ئەبێ. ئەڵێن گۆشتی گا کە هەر نەکوڵا تۆزێ چای وشک ئەکەنە ناو مەنجەڵەکە دای ئەڕزێنێ. ئەڵێن مار کەڕە و دوو پشک کوێرە. ژنانی کوردەواری ئەڵێن بتەوێ بزانی چ کچێک بە سەروبەرە بۆ ماڵ و گورج و گۆڵ و ماڵداریکەرە بۆ ماڵی مێرد لە کاتی نان خواردنیا سەیری بکە. ئەگەر گورج و گۆڵ بوو لە نان خواردنە ئەوە ئافرەتێکی تەواوە. ئەگەر خاو و خلیچک بوو ئەوە بە کەڵکی ماڵ نایە. ئەڵێن ئەگەر بتەوێ جوانی و زمان شیرینی ژن تاقی بکەیتەوە لەو وەختەدا کە بەیانیان لە خەو هەڵ ئەستێ سەیری بکە. ئەگەر جوان بێ دەرئەکەوێ ئەگەر زمان شیرینیش بێ هەر دەرئەکەوێ. ئەڵێن قارچکی کەما بێنن وشکی کەنەوە پاشان لەگەڵ شەکردا بیهارنەوە ئەو کەسەی کرمی هەیە بەیانیان لە خورینی لێ بخوا ئەوە هەموو کرمەکانی ئەخا. لەبارەی کەمتیارەوە ئەڵێن ساڵێ نێرە و ساڵێ مێ دوژمنایەتیەکی پیس هەیە لە بینی ئەو سەگدا تەنانەت ئەگەر سێبەری بکەوێتە سەرسەگ لە ترسی ئەوە کە نەوەک بیخوا ڕائەوەستێ. هەرکە زمانی کەمتیاری پێبێ سەگ پێی ناوێرێ. زمانی بەسەر دەرگای ماڵێکدا هەڵواسن کە ئەو ماڵە شادی و زەماوەندی تێدا بێ هیچ پشێویەک لەو شایەدا پەیدا نابێ. هەرکە کەڵبەکەی هەڵگرێ و پێی بێ هیچی لە فکر ناچێ. ئەگەر دڵەکەی بکرێ بە مناڵە ئەو مناڵە زیرەک دەرئەچێ و زوو فێری شت ئەبێ. ئەگەر مێشکەکەی بهێنرێ بە برۆدا هەر کەسە ئەو خاوەن برۆیە ببینێ خۆشی ئەوێ و دەستی ڕاستی ئەگەر ژن لە وەختی مناڵبوونا بیبەستێ بە قۆڵیەوە بە ئاسانی مناڵەکەی ئەبێ.
چەمۆڵەکەی ئەگەر بە هەر دارێکی بەرداردا هەڵبواسرێ مەلی زیاندار توخنی ئەو دارە ناکەوێ. کوز و پێستی ناوکی بەلای هەر پیاوێکەوە بێت هەر ژنێک سەیری بکە عاشقی ئەبێت و هەروەها بەلای هەر ژنێکیشەوە بێ هەر پیاوێک سەیری بکە عاشقی ئەبێ. ئەگەر پێستی کەمتیار بکرێ بە بێژنگ و گەنمی پێ ببێژنەوە ئەو گەنمە کە کرا بە تووە و چانرا نەکولە توخنی ئەکەوێ نەتەیر و توار. پشقلەکەی لەگەڵ ڕۆنی ئاسدا تێکەڵاو بکرێ سەری بێت تووکی پێ بهەنون تووکێکی جوان دەرئەکا. ئەڵێن یەکێ مەقەست بدا بەدەست یەکێکی ترەوە ناکۆکی و ناخۆشی ئەکەوێتە بینیان. جا بۆ ئەوە ئەمە ڕوونەدا دێنێ ئەو کەسە کە مەقەستەکەی بەدەستەوەیە و ئەیەوێ بیدا بەویتر دەستی هەڵ ئەگێڕێتەوە مەقەستەکە ئەخاتە سەر پشتی دەستی ئینجا ئەوی کە هەڵی ئەگرێ. ئەڵێن مەڕ کە بە جۆ بکەوێ واتە جۆی زۆر بخوا بخرێتە ناو ئاوەوە چاک ئەبێتەوە و بەری ئەدا. ئەڵێن کەر دەستی کرد بە زەڕین سەگ پشتی دێتە ژان. ئەڵێن ئەگەر کەر زۆر زەڕی شتێک بە ئاخر نەگوێیەوە ئیتر نازەڕێنێ. ئەڵێن ئەگەر بەرازی تینوو بخەنە سەرکەر واتە بیکەن بەباری هەرکە کەرەکە ئاوی خواردەوە بەرازەکە ئەتۆپێ. ئەڵێن ئەگەر یەکێ خەوی لێ نەکەوێ واتە دژەخەو بێ ددانی کەر بخاتە ژێرسەری خەوی لێ ئەکەوێ. ئەڵێن ئەگەر ژنێک شیری کەم بوو سپڵی کەروێشک بکاتەوە و بیهاڕێ و گۆی مەمکی خۆی پێ بهەنوێ شیری زیاد ئەکا. ئەڵێن کەر لەو وەختەدا کە ئەزەڕێنێ ئەگەر بەردێک ببەستن بە کلکیەوە ئیتر نازەڕێنێ. ئەڵێن ئەگەر مناڵێک زۆر گرینۆک بوو پارچەیەک لە پێستی نەوچەوانی کەر بکرێ بەو منداڵەدا ئیتر ناگری. ئەڵێن ئەگەر یەکێ خوێنی لوتی پژاو هەر نەئەوەستایەوە هەندێ سرکە بکرێ بەسەر تەرسی کەراو ئەو کەسە بۆنی پێوە بکە خوێنەکەی ئەوەستێتەوە. ئەڵێن ئەگەر یەکێ دوو پشک پێوەی بدا بەرەواژە سواری کەر ببێ ژانەکەی نامێنێ. ڕێوی ئەڵێن ئەگەر شوێنێ کۆتری زۆری لێبوو ویستیان کۆترەکان بڕۆن سەری ڕێویەک لەو شوێنەدا بنرێ ئیتر کۆترەکان ئەڕۆن. ئەڵێن ئەگەر یەکێ فێی لێبوو زراوی ڕێوی بێنن سەرێکی بخەنە لوتی کابرای فێدارەوە و فوو بکرێ بە سەرەکەی تریا ئیتر جارێکی کە ئەو کەسە فێ نایگرێتەوە. ئەڵێن خواردنی گۆشتی ڕێوی بۆ گول باشە واتە لە گولی ئەکەوێ. ئەڵێن ئەگەر یەکێ جمگەکانی ژانی کرد پیوی ڕێوی بتوێننەوە و ئەو جمگانەی پێ بهەنون چاک ئەبێتەوە و ئیتر ژانی نامێنێ. ئەڵێن ئەگەر هێلکە گونی ڕێوی بکرێ بە شوێنێکی مناڵە واتە پیا هەڵواسرێ ئەو مناڵە زۆر بەبێ ئازار داندەرئەکا. ئەڵێن ئەگەر بە خوێنی ڕێوی سەری مناڵ بهەنون سەری مو دەرئەکا ئەگەر کەچەڵیش بێ. ئەڵێن ئەگەر کەڵبەی ڕێوی واتە ددانەکانی تەنیشتی هەڵبواسرێ بە فێداردا فێیەکەی لە کۆڵ ئەکەوێ. ئەڵێن ئەگەر یەکێ سپڵی هەبوو ئازاری ئەدا سپڵی ڕێوی بخاتە سەر لە کۆڵی ئەکەوێ. ئەڵێن ئەگەر یەکێ گوێی هاتە ژان پیوی ڕێوی بتوێننەوە و تێکەن ژانەکەی ئەشکێ. ئەڵێن ئەگەر یەکێ ئازاری سپڵی هەبوو تۆزێ لە دڵی ڕێوی تێکەڵاو بکە لەگەڵ بە ئەندازەی مسقالێ شەراب و بیخواتەوە ئازارەکەی لە کۆڵ ئەکەوێ. ئەڵێن ئەگەر مێشکی ڕێوی لەگەڵ وەرەس تێکەڵاو بکرێ ئەو کەسەی کە سەری کرێژی هەیە و یا زیبکەی هەیە و یا کەچەڵە و یا مووی ئەڕزێ بەو دەرمانە بیهەنوێ ئەوانەی هەموو لە کۆڵ ئەکەوێ. وەرەس گیایەکە زۆرتر لە یەمەندا ئەڕوێ تۆوەکەی وەکو تۆوی کونجی وایە کە گەیشت شەق ئەبا و هەودای وەکو هی زەعفەرانی لێوە دەرئەچێ بەو هەودایانە شت ڕەنگ ئەکرێ. گورگ ئەڵێن ئەگەر سەری گورگ هەڵواسن بەو شوێنەدا کە کۆتر و پەلەوەری لێیە نەپشی لەو نەدەعبایتر ناچێتە ئەو شوێنە بۆ خواردنیان. ئەڵێن ئەگەر یەکێک کەڵبە و یا چاو و یا پێستی گورگی پێبێ زاڵ ئەبێ بەسەر دوژمنیا و هەموو کەسیش خۆشی ئەوێ.
ئەڵێن ئەگەر کلکی گورگ لە کاداندا بێ نەگا نەکەر نەمەڕ و نەبزن ناچن بۆ خواردنی ئەو کایە. ئەڵێن ئەگەر پێستی گورگ و مەڕ پێکەوە کۆ ببنەوە هەموو تووکی پێستە مەڕەکە هەڵ ئەوەرێ. ئەڵێن ئەگەر یەکێ بیکا بە عادەت و هەل لەسەر کەوڵی گورگ دانیشێ تووشی کۆڵنج نابێ. ئەڵێن ئەگەر پێستی گورگ بکرێ بە تەپڵ ئەو تەپڵە لە ناو هەرچەند تەپڵی ترا بێ کە لێدرا هەموو تەپڵەکانی تر ئەدڕێن. ئەڵێن ئەگەر یەکێ تووشی مەوەرزە بوو بە پیوی گورگ خۆی بهەنوێ ئەو دەردەی لە کۆڵ ئەکەوێ. ئەڵێن ئەگەر یەکێ فێدار بوو چاوی گورگ هەڵ بگرێ لەگەڵ خۆیان فێداریەکەی لە کۆڵ ئەکەوێ. ئەڵێن گوێی گورگ وردە ئێسکی تێدایە وەکو تەرسی گاو وشتر، جا ئەگەر یەکێ ددانی هاتە ژان یەکێ لەو وردە ئێسکە بهێنرێ بە ددانیا ژانەکەی ئەشکێ. ئەڵێن ئەگەر تۆزێ لە زراوی گورگ لەگەڵ تۆزێک هەنگوینی ئاگر نەدیودا تێکەڵاو بکرێ و بهێنرێ بە چاوە شەوکوێری و کەم حکمی چاو لا ئەبا. ئەڵێن ئەگەر کلکی گورگ بە ناوی ئافرەتێکەوە گرێ بدرێ ئەو ئافرەتە کەس ناتوانێ بچێتە لای تا ئەو گرێیە نەکرێتەوە واتە کابرا ئەبەسترێ. ئەڵێن گورگ کە بریندار کرا و خوێنی لێهات و ئینجا ڕۆیشت گورگی تر کە چاویان پێکەوت ئەیخۆن. ئەڵێن ئەگەر تووشی ڕەوە گورگ بوویت و پەلاماریان دایت ئیشێکی وا بکە یەکێکیان لێ بریندار کەیت. ئەڵێن ئەگەر تووشی ڕەوە گورگ بوویت و پەلاماریان دایت ئیشێکی وا بکە یەکێکیان لێ بریندار بکەیت. ئەگەر خوێنی لێهات ئیتر گورگەکانی تر بەر ئەبنە ئەو ئەخۆن و واز لە تۆ دێنن بەو جۆرە تۆ ڕزگارت ئەبێ. ئەڵێن یەکێک کە بەرد لە میزڵدانیا بوو گوڵی گەنمە شامی بۆ بکوڵێنن وەکو چابی خواتەوە بەردەکەی نامێنێ. ئەڵێن ئەگەر یەکێ خوێنی لوتی پژا بۆن بە تەرسە قولەوە بکە خوێنەکە ئەوەستێتەوە. ئەڵێن ئەوی ئاگرەی گرتووە ئەبێ کابرایە کە گورگی کوشتووە بێنێ بە دەستی خۆی پردەمی بکە لە ئاوی سماق و بیپڕژێنێ بەو شوێنەدا کە ئاگرەکەی لێ هاتووە. پاشان بە بەرد و ئەستێ لەبەر برینەکەدا بەرد و ئەستەیەک هەڵ بکە پزیسکی بەرد و ئەستیەکەی لێ بکەوێ ئیتر چاک ئەبێتەوە. ئەڵێن ئەو مناڵەی کە تووشی خەرکانە ئەبێ ژنێک کە بە دەستی بێ بێنێ پارچە کاغەزێکی شینی شەکر ئەخاتە سەر ناوچەوانی مناڵەکە و عەقیقێک گەرم ئەکا و ئەیخاتە سەر کاغەزەکە خەرکانەکە وشک ئەکا ئەم ئیشەش ئەبێ لە ڕۆژی چوارشەممەدا بێ. ئەڵێن ئەو مناڵەی تووشی برینی ئاگرە ئەبێ بێنن جۆ لەسەر ساج بسووتێنن پاشان سماق ناوکەکەی لێ بکرێتەوە توێکڵە تورشەکەی لەگەڵ ئەو جۆ سوتاوەدا پێکەوە بیان کوتن و لێی بنێن چاک ئەبێتەوە. ئەڵێن ئەگەر یەکێ چاوی ژان بکا و بە ئاوسێ و ئاو بکا بەز و گۆشت پێکەوە بکوتن و بیخەنە سەری چاک ئەبێتەوە. ئەڵێن ئەگەر یەکێ چاوی تێک بچێ و ژان بکا و بە ئاوسێ سەرتۆی ماست بخەنە سەر لۆکە و شەوێ لە کاتی نووسندا بیخەنە سەری چاک ئەبێتەوە. ئەڵێن ئەگەر یەکێ چاوی تێک چوو بێنێ سەرگوڵی چای کە لێ ئەندرێ لە ناو ژێر پیاڵەیەکدا ساردی کاتەوە دووسێ جار هەر جارە یەک دوو دڵۆپی تێکا چاک ئەبێتەوە. ئەڵێن ئەگەر یەکێ چاوی تێک چوو تەڵپە چای بگوشێ و بە شەو بیخاتە سەر چاوی بیبەستێ چاک ئەبێتەوە. ئەڵێن ئەگەر یەکێک موو لە پەنجەی هات بنێشتە تاڵ لەگەڵ سابوونی ڕەقی سابوونەکە ورد بکرێت و پێکەوە بکرێن بە مەعجون و لێی بنێن چاک ئەبێتەوە. ئەڵێن شیرەی ئەسپەناخ و شەکر تێکەڵاو بکرێن و بخورێن ژانە سەر لا ئەبا. ئەڵێن یەکێ مێزی بگیرێ ئەسپەناخ بە کاڵی بخوا مێزگیرانەکەی لا ئەچێ. ئەڵێن یەکێ گەرو مەڵاشووی ژان بکە گیای ئەسپەناخ بە کاڵی بخوا ڕزگاری ئەبێ. ئەڵێن یەکێ شەنگە سوورە و زەردەواڵە پێوەی بدا ئەسپەناخ بکوڵێن و بیخەنە سەر شوێنەکەی چاک ئەبێتەوە. ئەڵێن یەکێ دمەڵی لێ هاتبێ هەر دەرگایی نەبێ هەندێ ئەسپەناغی کوڵاوی بخرێتە سەر زوو دەرگایی ئەبێ.
ئەڵێن خواردنی گیای ئەسپەناغ بۆ نەخۆشی سنگ و وەرەم و تایگران و تینوێتی زۆر بەکەڵکە. ئەڵێن یەکێ نەخۆشی سپڵی هەبوو خۆی لە خواردنی ئەسپەناغ بپارێزێ. ئەڵێن گیانلەبەری گەڕ لە هەرکە بکەوێ ئەو کەسە تەمەنی کورت ئەبێ. ئەڵێن یەکێ خەوی دی بە شەو نەیگەڕێتەوە. ئەگەر یەکێکی وای دەست نەئەکەوت کە بزانێت چۆن بۆی لێک بداتەوە لەسەر ئاوێکی ڕووناک و پاک بیگێڕێتەوە. ئەڵێن ئاوی دەباخانە و ئاوی نێرگەلە بڕێژرێتە ماڵێکەوە کە جادووی تیاکراوە جادووەکە بەتاڵ ئەبێتەوە. ئەڵێن کوڕی مناڵ بخرێتە باوەشی بووکەوە نۆسکەی ئەو بووکە کوڕ ئەبێ. ئەڵێن کڵاو بە هەڵگەڕاوەیی لەسەر سەردانان خراپە و شومی دێنێ. ئەڵێن یەکێ ئەگەر گوێی ڕاستی بزرنگێتەوە ئەوە باسیەکەن، ئەگەر گوێی چەپی بزرنگێتەوە ئەوە گۆڕ بانگی ئەکا. ئەڵێن ئەگەر یەکێ خۆشەویستێکی لە وڵاتێکی دوور بوو هیچ خەبەرێکی نەبوو سەر لە بەیانێک بچێتە سەر سێڕیانێک سێ بەرد فڕێ بدا بە نیازی هەواڵێکی خۆشی خۆشەویستەکەی پاش ئەوە گوێ لە هاتوو چۆکەران بگرێ. یەکەم شتێک کە گوێی لێ ئەبێ ئەگەر شتێکی چاک و خۆش بوو ئەوە خۆشەویستەکەی ماوە و لە خۆشیدایە. خۆ ئەگەر گوێی لە شتێکی خراپ بوو ئەوە خۆشەویستەکەی لە ناخۆشیدایە و یا مردووە. ئەڵێن هەور بۆ لە سوتا و ئازاری زۆر ئەبێ. ئەڵێن پێستی سمۆرە بکرێ بە کیسە پارە سەر بە ڕزق ئەبێ. ئەڵێن ئێسکی پەپو سلێمانە بخرێتە ناو کیسە پارەوە ئەو کیسەیە پارەی لێ نابڕێ. ئەڵێن یەکێ تووشی کۆکەڕەشە ببێ شیری کەری بدرێتێ چاک ئەبێتەوە. ئەڵێن لە ڕێو بانە مار چاوی بڕیە ئافرەتی سکپڕ ئەو سکە کوڕ ئەبێ. ئەڵێن کە با زۆر بوو تازە بووکێک بچێتە سەربان با گردێنێک ڕاست بکاتەوە بایەکە ئەوەستێتەوە. ئەڵێن کە باران ئەبارێ بەیداخی دار شەخصێک بێن و لە ناو بیرێکە ڕای وەستێن و پاشان بەرد بخەنە ناو بیرەکە باران ئەبارێ. ئەڵێن کە بێبارانی بوو پیاوچاکێکی لە خواترز بگرن و بیخەنە حەوزەوە باران ئەبارێ. کە باران نەباری لەو وڵاتی کوردەواریە بووکە بارانێ ئەکەن. بووکە بارانێ ئەوەیە کە مناڵان دارێکی درێژ دێنن و چیتی زەرد و سووری پێوە ئەبەستن و بە ماڵانە ئەسوڕێنەوە. کە چوونە هەر ماڵێک کابانی ئەو ماڵە دێنێ لەسەرەوە ئاو ئەپڕژێنێ لە بووکە بە بارانەکە و دەست ئەبەن شتێک ئەدەن بە مناڵەکان. هەروەها دێنن لە ماڵەکان دەرزیش ئەدەن لە بووکە بە بارانەکە تا ئەم مناڵانە گەڕک و یا گوندەکە تەواو ئەکەن یا نایکەن باران دەست ئەکا بەبارین تا بارانەکە ئەبارێ بووکە بە بارانەکە لەبەر ئاو لێ پڕژانی ماڵەکان بە تەواوی تەڕئەبێ. مناڵەکانیش کە ئەچنە بەر دەرگای خەڵک ئەم بەستەیە ئەڵێن. لە هەورامان ئەڵێن یا خواوارۆ پەیخەلەی گیوا و بزی و پەیگەلەی. لەو وڵاتی هەولێرە ئەڵێن هەباران مەباران یەخوا ببارێ باران گەنمی حەسەن و حوسەینا هەموو قڕبوون لە تینا. لە وڵاتەکانی تر ئەڵێن هەناران مەناران یەخوا داکاتە باران گەنم و جۆ بێ بۆ شاران کەسمان نەمرێ لە برسان. عەلاءەدین کوڕی نەجمەدین کوڕی حیسامەدین لە بنەماڵەی سەجادی لە ساڵی 1970دا لە گەڕەکی قەتارچیانی شاری سنە چاوی کردەوە بەسەر دنیای ڕەنگا و ڕەنگی پڕ لە کارەساتدا. بە سوختەیی خوێندنی دەست پێ کردووە و بە فەقێتی گەلێ شار و دێی کوردەواری گەڕاوە و بنە و بارگەی لە سولێمانی خستووە. لە ساڵی 1938 ئیجازەی زانستە ئیسلامیەکان و زمانی عەرەبی وەرگرتووە و دوجار بۆ مەلایەتی و پێشنوێژی لە مزگەوتی نەعیمە خاتوون ڕووی کردووەتە بەغدا و هەر لەوێ ماوەتەوە. لە ماوەی شەڕی دووەمی جیهانیدا خێداوەتە ڕۆژنامەوانی و گۆڤاری گەلاوێژ و نزاری بەڕێوە بردووە.
لە 1950دا بووەتە مامۆستای زانکۆی بەغدا لە کۆلێژی زمانی کوردیدا و تا ساڵی 1974 لەسەر ئەم ئیشە ماوەتەوە. لە 1970 دەبێتە وەزیری ئەوقاف، لە 1970دا خانەنشین ئەکرێ. پاش خانەنشین بوونی هەموو هێز و توانی دەخاتە سەرکار لەسەر بابەتی ئەدەبی کوردی، بەڵام کوژرانی کوڕی گەورەی لە شەڕی ئێران و عێراق 1970-1980دا وزەی دەبڕێ و پشتی دەشکێنێ تا لە ساڵی 1984دا ڕوو لە شاری خامۆشان دەنێ و لە گۆڕستانی شێخ عەبدولقادری گەیلانی ئەسپەردە ئەکرێ.